بەڕێزانێوارتان باش بەخێر ببێن هەموو لایەک هیوادارین لەم پرۆگرامەی کە ئێستا گۆشەی ئەمریکی لەم بارودۆخەیە دەستی پێکردووە کە ئەویش پرۆگرامی بە ئۆنلاینکردنی ئیڤێنتەکانمانە بۆ هیواین کە بتوانین بەردەوامی لە خزمەتکردن لە ڕێگای چەند دکتۆرێکی بەڕێز کە پەنجەمان بۆ کەنە سەر هەموو ئەو کێشانی کە ئێمە هەمانە لە ئێستاە و ناتوانین حەلی بکەین لە ڕێگای ئەم کەسە بەڕێزانەوەوانێک کە کاتی خوانیان بە ئێمە بەخشیوە تاوەکو بتوانن هاوکاریمان بکەن ئێمەش بتوانین هاوکاری هەموو لایەک بکەین کە ئیشوکارەکان بە باشی بڕات و ئەم وەختە تێپەڕێنین ئینشاءڵڵا هەموو لایەک سەلامەتە بن پێمان خۆشە کە لەگەڵمانان دووبارە بە خێراتنتانەکەین ئەمڕۆ لەگەڵ دکتۆری بەڕێز دکتۆر بەختیار کە باس لەوەمان بۆ کات کە کۆرۆنا چی فێر کردین بۆ چۆن خۆمان ئامادەکەین بۆ دوای کۆرۆنا هیوادارین کە هەموو لایەک سوود لە ئەم ئیڤێنتە وەربگیرێت بە دڵنیاییەوانێک کە وتەکانی بەڕێز دکتۆر بەختیار قورسایەکی خۆی هەیە و سەنگی خۆی هەیە و هەمومان دوورتان نزیک بە تایبەتی هەموو بەڕێزانی کە ئێستا لەگەڵمانان بە دڵنیاییەوە دکتۆر بەختیار ئەناسن بۆیە هاتوون کە ئەمڕۆ دانیشتن بەشداریەکەن لەم سیمیناری بەڕێز دکتۆر بەختیارە هیوادارین کە وەکو هەموو ئەوانەی تریش کە سوودمان لێوەرگرتووە سوود لەمانیش وەربگرین ئینشاءڵڵا پرۆگرامی داهاتووترمانە بێ ئەمڕۆ ئێمە دووەم پرۆگراممانە لە داهاتووە ئینشاءڵڵا هەر لە ڕێگەی پیجی ئەمریکان کۆرنەرەوە بڵاوی ئەکەینەوانەیە کە ئیڤێنتەکانی داهاتوومان لەگەڵ چ بەڕێزێکایە و ئەو دکتۆرە بەڕێزانەی تر کێن کە لەگەڵمانە بەشدارە بن من ئێستا مایک بۆ دکتۆر بەختیار بەجێ هێڵم ئاسڵای خواتان لێبێت ئەزیزانی خۆم خوشک و برا بەڕێزەکان مامۆسایانی ئازیز کە پێم وایە هەندێک لە بەڕێزەکان کە کۆڵە مەسحێکی عامم کرد هەندێکیان تایە کە مامۆستای خۆم بووە ڕۆژە لە ڕۆژان خۆشحاڵم کە لەم دانیشتنیا پێکەوەین ئومێ دەکەم هەموو لایەک سوودێ بە یەکتری بگەێنین دەردەشەی کۆمەڵی معلومات کۆمەڵی بابەت بێت کە من لە تەنها لە خۆم کۆم نەکردوێتەوە لە کۆمەڵێک کەس بەڕێزان مەسەلەی کۆرۆنا جەنابتان ئەزانن حاڵەتێکە کە ڕەنگە بە تەمەنی ئێمە کە لەم لایڤین ئەم جۆرە بارودۆخەمان نەبینی بێت ئێمە لە بیرمەکە لە مێژومان دەخوێندەوە کاتێک کە باسی تاعونێک دەکرا کاتێک کە باسی نەخۆشیێک دەکرا کاتێک کە باسی جەنگی جیهانی یەکەم یان دووەم دەکرات یاخود باسی هەندێک لە شۆڕشی فەڕەنسی دەکرا یان باسی هەندێک لە حاڵەتەکانی تر دەکرا ڕەنگە وەکو بەڵام ئەمە بەجددی هی ئەوەیە کە لە زەمەنی خۆمانە نەمان بینەوە بۆ لەبەرەوەی ڕووداوێکە کە زۆرێک لە بارودۆخەکانی گۆڕیوە زۆرێک لە ئاوهەواکانی گۆڕیوە زۆرێک لە ئەقڵەتەکانی گۆڕیوە زۆرێک لە بیر و بۆچوونەکانی گۆڕیوە کە من ئەمڕۆ ئەمێ باسیەوە بکەم کە کۆرۆنا چی فێر کردین هەمومان چۆن سوود لە کۆرۆنا وەرگرین کۆرۆنا یەکێکە لەو نەخۆشیانی کە تەسەور ناکرا لەو شوێنەوە بڵاو بێتەوە کە مەسەلەی سینە تقریباً تەسەورەکە وا دەرنەچوە ڕەنگە خەڵک تەسەوری بکردێت لە هەندێک شوێنی تر لە هەندێک وڵاتی تر لە هەندێک مەملەکەتی تر جاران بۆ زانیاری بەڕێستان بۆ معلوماتی جەنابتان ئەمە سوکایەتی ئیهانە نییە بە هیچ شوێنێک بەڵام جاران ئێمە وەکو دکتۆریش قەناعەتمان وا بوو ئەشی هەندێک نەخۆشی لە ئەفریقا بڵاو بێتەوە کە فەقیر و هەژارە لە پاکستانێک لە ئەفغانستانێک لە کشمیرێک کە شەڕی تایە لە سۆماڵێک کە حکومڕانی تیانە لە خەلیجێکە مەسەلەن لە هەندێک شوێن بۆ نمونە مەسەلەن کە ڕەنگە وەکو پێویست تەکنەلۆژیا نەگاتە پێش و بەڵام کۆرۆنا یان هیچ مەجالی تیانە بۆیە دەڵێن کۆرۆنا زۆرێک لە بیر و بۆچوونەکان زۆرێک لە سینکین زۆرێک لە بیرکردنەوەکان زۆرێک لە ئەفکارەکانمانی گۆڕیوە کۆرۆنا یەکێکە لەو شتانی کە عەجیبە لایەزال قسەی لەسەرە ینی هەر شتێکی تر کە ڕوویەدا پێش ئەمە ئێمە لە توبا ئێمە ئیسش لە کوردستانیان لێتا ناشن و لە کوردستانە ئیسش لە سلێمانیە ئەگەر دە دکتۆر بێنی ڕەنگە سییانیان بڵێ موامەرەیە ڕەنگە دوانیان بڵێ ئیشاعەیە ڕەنگە سیان چوارێکیان بڵێت ڤایرۆسەکە دروست کراوە ڕەنگە دوانسیانێک چوارێ بڵێت مەسلەی میوتیشن و مەسلەی بازدانە و خۆی دروست کردوتەوە هەندێکی تر لەواچێ مەسەن بڵێ ڤایرۆسێکی ترە و بەڵام بە شێوازێکی تر هاتوۆتە کاتە یەکێکە لەو ڕووداوانی کە تا ئێستەیەک لای نەبووتەوە بۆ معلوماتی جەنابتان ڕەنگەیەکی لە پرسیارێک بێکی لە پرسیارێک سەری پرسیار بکات لە دکتۆر بەڕای تۆ دروستکراو نییە من ئەڵم ڕەنگە وا بێ و ڕەنگەوانە بێت چکە یەکلای نەبووتەوە تا سەرۆکی وڵاتانی کە سەرۆکی وایە سەرۆک ترامپێک یان کەسانێکی ترکە بە سەدان و بە هەزارەها پرۆفیسۆر و دکتۆرا و خەڵکێک لەواتچێ ڕاوێژکاری بێت ئیسش جاری وایە تەسریحێکەدا دوای ماوەیەک تەسریحێکی تر جیاوازە کەواتە ئەمە یەکێکە لەو ڕووداوانی کە
لایزال یەکنایی نەبووەوە 100% چۆن ئێستاشی لەگەڵا بێ شێرپەنجە ئەگەر تۆ بە من بڵێ دکتۆر شێرپەنجە چۆن ڕوەداڵم نازانم شێرپەنجە لەوا چێ وراسی بێ لەوا چێ ژینگە بێ لەوا چێ بارودۆخ بێ لەوا چێ سترێس بێ لەوا چێ خواردن بێت لەوا چێ بۆ نمونە مەسەن جین و کرۆمۆسۆم بێت و هاکەزا بۆ ڕووداوەکانی ترکە بۆ مەسەن ژنهێنان بێت ژنهێنان بێت مناڵی درەنگ خستنەوە بێت یانە نووا وەشقاڵ ئەسبابەیە ئەمەش بەڕاستی ئەم ڤایرۆسش تا ڕادەیەک قسەی لەسەرەکە 100% یەکلایی نەبووتەوە ڤایرۆسی کۆرۆنایکێکە لەوانی کە هیچ ڕووداوێک لەم ماوەیە ڕووی نەداوە بەقەت ڤایرۆسی کۆرۆنا بە درێژایی ئەم سەدەیە بە تایبەتی ئەو سەدەی کە تیان سەدەی 21ەوە خەریکە ڕوبعێکی تەواو بێت یەک لەسەر 5 وا بەرەو تەوابوو نەچێت تا ئێستاکە هیچ ڕووداوێک نەبوو ئاوا هەموو عالەم لەم سەر بۆ ئەو سەر بە فەقیر و بە دەوڵەمەندەوە بە وەکۆڵە بە وەزیر و بە گزیرەوە ئاوا لول بکا و شپرزیان بکات کاتەمە ڕووداوێکی کەم نییە بەڕاستی کە دوایی باسشی دەکەین ڤایرۆسی کۆرۆنایکێکە لەوانەی کە تاقە ڕووداوە تا ئێستاکێکە دەستی خستۆتە ناو هەموو دراوەکان هیچ ڕووداوێک نەبووە کاریگەری لەسەر تمەن دینار دۆلار ڕیال مارک نازام هەمووی کردبێت و کاریگەری لەسەر هەموو بۆرسەکان کردبێت و کاریگەری لەسەر هەموو بودجەکان کردبێت کاریگەری لەسەر هەموو اقتصادەکان کردبێت عجیبە ئەم غەزەبە بە معنای کەلیمە غەزە بەیانی وکۆڵێت هاتووە غەزە بۆی کە کوردواری خۆمان دەڵێ غەزەبێکە و بەڵایەکی گەورەیە بەڵایەکی گەورەیە کاریگەری لەسەر هەموو عملەکان دروست کردووە کاریگەری لەسەر هەموو شتەکان دروست کردووە کە مەسەن ئەگەر سێرێکی شاشەکە بکەن زۆر جار لە ئەنتەرنێتە ئاوا بەو جۆرە ڕسمەکە دەبرێت ینی بەو جۆرە دیزاین دەکرێت کە ئەم غەزەبە کاریگەری لەسەر هەموو دراوەکان کردووە ئەگەر دەسکرینەکە پێم وایە سکرین شێرم کرد جەماعەت بیبینن کاتەیەکێکە لەو ڕووداوانەی کە کاریگەری لەسەر هەموو ئابوووریەکان دروست کردووە جاران یەن تاسیرێک کرد مارک بۆ خۆی بسکەی سمێڵێ هات و جەوێ هات و مەشڵاتوت سمێڵەکەی کاکاوبیرە فشەی بە وەزعەکە هات زۆر مەزبوط بوو لەولاوە دۆلار تۆزێک لوتی لە عەرزی بوو تمەن سەرچۆپی گرت بوو جەوی هەبوو لەولاوە تمەن ئەشکا دۆلار بەرنا ئەکەوت ماشەڵڵا وەکۆڵێت مامەتراب جەوی هەبوو 100 دۆلاریەک لایە لە حسابکە فەردەیەک تمەنت پێکڕی ئێستا چێ ئەم بارودۆخە بەڕاستی کاریگەری لەسەر هەموو شتەکان دروست کردووە کاریگەری لەسەر هەموو عملەکان دروست کردووە بۆیە بەڕاستی جیاوازە لە شتەکانی ترە تەنانەت هەندێک لەسەر چاوەکان باسیەوە دەکەن کە ئەگەر ڕسمەکەتان بینی بە لە ئینەکانی بە معنای کەلیمە ئەم غەزەبە وەکوڵێت ئەم کۆرۆنایە هەمووی ئاوا لەسەر پەنجە خولانوەتەوە تۆ دیقەت بدە وەزیرە بینی مدیر عامە بینی ڕئیسە بینی داماوە نتوانێت کۆبوونەوە بکە هەندێک لە ڕئیسەکان لە هەندێک هەواڵە ئینگلیزیەکانە بیخوێنەرەوە ئەڵێت وەکو بڵێت دڵی پیسە لە ژنەکەی دوسێ جار ڕۆژ سێ چوار جار بەژنەکە لێ بەخوا ڕووی دەستە شوی بەخوا ڕووی دەستە شوی جادی قسە هەیە نازام نوکتەیە تا چەند نوکتە نییە ئەڵێن خەڵکەیە بۆ نمونە مثلەن شەرع شەرمی نییە و طبی شەرمی نییە من هەموو شتێ باسەکەم ئەڵێت لە هەندێک شت ئەسڵ لە شەو خەویش وەکۆڵەش پرزە بۆ نەوێرا و بەزم ڕزم چکالە ڤایرۆسە کاکڵ ئەو خێر و بەرەکەتەشم نەویست بە قوربانی ئەو چاوم ئەو خەوەشم نەویست یانی تۆ دیقەت بدەی یعنی ئەگەر من باسی ڕووداوێکتان بۆکەم بە جددی خۆی کردو بە ژێر بەتانیا خۆی کردو بەسەر سفرەکانە خۆی کردو بە ماڵە خۆی کردو بە ژووری هەموو شتەکانە بە کۆبوونەوەکانە ئەو خۆشتان نەزان ڕووداوەکە کە تەنانەت ئێستا زۆرە لە کۆبوونەوە نێودەوڵەتەکان هیچ ڕووداوێک نەبوو وەکو ئەمە یاری و تۆپێن و وەرزش و هەموو فعالێتەکان بۆسێنە کاتە ڕووداوێکە هەموو جیهان و هەموو محەلیلین دەڵێن کە ئەمە کاریگەری دەبێت بەڵام ئێستا من کۆمەڵە کاریگەری ئەم ڕسمانە بە سەرعی بڵێ من جاچمە سەر بابەتەکان و ئەمە ژێکێکە لەوەی کە ئەگەر لە ڕسمەکە ببینن کە کۆرۆنا ڤایرۆس دەڵێت ئەشێت اقتصادی هەندێک وڵات بە ئاسانی وەکۆڵە لار کاتەوە بە 20 ساڵ 30 ساڵی تر بە ئاسانی نێتەوە تایمی خۆی چۆن بۆ نمونە حربی خەلیج هەنێکی ڕوخان هەنێکی هەڵسانەوە چۆن بۆ نمونە مەسەن ئەڵێن شەڕی ئێران عێراق هەندێکی ڕوخان هەندێکی هەڵسانەوە چۆن بۆ نمونە مەسەن ئەڵێن ڕێکەوتنی فەڵەستین و ئیسرائیل هەنێکی ڕوخان هەنێکی هەڵسانەوە چۆن ئەڵێن بۆ نمونە حربی عالەمی یەکەمی و دووەم هەنێکی هەڵسان و هەنێکی وەکۆڵێت ڕوخان و هەندێکی هەڵسانەوە جار ڕەنگە تحلیلی من و تۆ دوای هەندێک باسەکەم بەڵام تحلیلی من و تۆ ڕەنگە 100% نەیتوانین بیپێکین بڵین فلان وڵات هەڵەسێت ئەشێت لە پڕێکە وڵاتێک ئیعلانی ڤاکسین و ئیعلانی هەموو شتەکان بکات و ڕەنگە ببێ بە ڕقەمێکی قیاسی و چۆن بڵێت مارکەیەکی تیجاری طبی بۆ خۆی وەرگێ و لە ڕووی نێودەوڵەتیەوە بتوانێت وە عیلاجێک بدۆزێتەوە و نەشێڵێ خەڵکیی تر کۆپی پەیستی بکات تەنها عیلاجەکە مافی خۆی بێ و لێوە اقتصادێکی زۆر باش و چاک و مەزبوط بۆ خۆی دروست کات چی ئەڵێکە
لە داهاتووە بەو جۆرە نابێت. کەواتە قسەکەم لەوە بوو کە ئەزیزان ئێمە دەڵێن ئەگەر ئاوا بڕوات ڕەنگە لە داهاتووە کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط لەسەر تاکەکانی کۆمەلگا دروست بێت، لەسەر ماڵەکان، لەسەر خێزانەکان، لەسەر خانەوادەکان، لەسەر وڵاتەکان، لەسەر هەموو شتانە دروست بێ. بەڵام ئایا تا چەند ئێمە دەتوانین کاریگەری دروستکەین؟ ئێمە چۆن ڕۆڵمان هەیە لەو کاریگەریە؟ ئەوە بۆ خۆی مهم و گرنگە. ئایا ئێمە چی بەشێکە بین لەو کاریگەریە؟ بەڕێزان ڕەنگە پرسیار بکەن دکتۆر ئەم بابەتە چۆن کۆ کردووە. تەمەن من سواسی ئەو بەڕێزانە دەکەم، پێم خۆشە لێرە ناوی بێنم و ڕەنگە دوای ڤیدیۆ کەش بینن. دەستخۆشیم بۆیانێ کۆمەڵە تەلەبی ماستەرم هەیە، لە تەلەبەی ماستەر و دیپلۆمم هەیە لە بوارەکانە کەم کاکاوبیر بە سوپاسەوە ئەم پێشنیاری پێوتم وڵای فکرێکی جوانە بۆ تەنها قسەی دکتۆر بەختیار بێت، نەبووە نێم کۆمەڵە کەسی ئەکادمی بەشداری پێ بکەم. بۆی ئەمەی کە ئەم بابەتی کە کۆم کردوێتەوە کۆمەڵێ قسە و وتە و وەرگیراوی کۆمەڵە کەسی ئەکادمیە لەگەڵما کە خۆشە، یعنی ئەمە بزانین ئەکادمیەکان ڕەیان چییە کە ئەمە سوکایەتی نییە بۆ کەسانی کە غێر ئەکادیمین، بەڵام قسەکەمان لەسەرەوەی کەمان تەجروبەیەکیانەیە و بەلانی کەمە و کەسانی کە قسەمان لێ وەرگرتوون زۆر بەدەگمەن کەسیان لە 40 ساڵ کەمتر نییە، هەموو 40 ساڵ و 50 ساڵ و ماستەر و دوکتۆران. پرسیارێکمان نردووە بۆ زۆرە لەو مامۆستا بەڕێزانە، بۆی هاوکارم بن لەم پاوەرپۆینتە حازرکردنەکە زۆر جار بە عەرەبیش نووسیومە بۆ خۆم بۆی لە یادم نەچێت و کۆمەڵە داتام کۆ کردوێتەوە لە هەموو بوارەکانە. ئێستا کورتەی داتاکانتان پێڵم کە هەمومان ئەگەر ڕێژەکە بڵێم تقریبا 27 ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆری یاریدەدەرە ڕەمان وایە کە زۆری نەگەشتێتەوە قەناعەتە ئەمە سوودەکانی کۆڕۆنا بۆ هەمومان، سوودەکان بۆ تاکێک وابێکاتە بۆ هەمومان دەتوانین ئەم سوودانە وەرگین. بەسەریعی لە شاشەکەیە هەوڵە دەم ئاماژەی پێ بکەم. تەمان ئەمانە ڕاست ئێمە لە ماڵەوە ماوینەتەوە، ڕاستە ئێمە وەکو ئەڵێت لە ماڵەوە وەکۆڵێ لە سجنین لە کونیەکین ئیتر ناوی ئەنەی کەرەنتینە ناوی هەرچیکی ئەنەی ومێ دەکەم تۆ بەو جۆرە تەفسیری نەکەیت، ومێ دەکەم سوود و وەکۆڵە عیبرەتەکان و قازانجەکانی زیاتر دیراسە بکەین بۆی بتوانین لە داهاتووە سەرکەوتوو بین و استفادەی لێ بکەین. بەڕێزان ئەو سوودانی کە ئێمە کۆمان کردوتەوە لێرەیە بۆ معلوماتی جەنابتان، زۆرێ لەو بەڕێزانەی کە قسەکانمان لێ کۆ کردوتەوە ئەڵێ بۆمان دەرکەوت، تەمەن دوایین جاکە بە داتاش پیشانتانە دەم با بڵێن بەش بەڵام زۆرە لەو بەڕێزانەڵن بە جددی بۆمان دەرکەوت ژیان تەقەلوباتە، ژیان سیقەی نییە، متمانەی نییە. یەکێ لەو بەڕێزان و سیتێڵ تۆ قەت تەسەورم نەکردووە ژیان ئاوە بە هەفتەیە بە مانگێ بگۆڕێ، ژیانی خۆت و ماڵ و خێزان و خانەوادە و نتوانی بچیتە باخەکەت، نتوانی بچی بۆ ماڵی خەسوو، نتوانی بچی بۆ بازارێک، نتوانی بچی بۆ خزم و کەسوکار بە معنای کەریمە ئاوە تەوقە بکەیت و ئەبێ نابێ وەڵاو نازان چی و لە دوورەوە ئاوە بەزمڕزم ئەڵێ قەت تەسەورم نەکردووەکە وا تەسەورم کردووە ڕۆتینێکە. ئێمە بە تایبەتی خەڵکی ئەکادیمیەکەەوە من تەسەور کردووە کەیتر دکتۆرایەکمان نایەتەنکەی بە خەڵمانیتر تەواو بڕۆ تەواو هەتا لێواری قەبرەکە هەر بەم جۆرە دەڕۆ. بۆمان دەرکەوتووە نە ڕۆتینێکی بەردەوام نییە، لەمەوە بۆمان دەرکەوتووە کە ئەشێ زۆر شتی تر لە پڕێک بگۆڕێ. ئەمەش بۆ خۆی شتێکی گرنگە، سوودێکی گرنگە لە کۆڕۆنا فێربووینا. جەدوەلی ڕۆژانەت دەگۆڕێت، مەسەلەی مزگەوتە، مەسەلەی دەوامە، مەسەلەی زانکۆیە، مەسەلەی پەیمانگایە، مەسەلەی هەموو شتەکانە. خەڵکیەکەیە لەوە چێ لە ژیانی قەت تەسەووری نەکردو تێتی بە حیاتی قبولی ناکەم چۆن قبولەکەم مزگەوت داخلی. ئێستا کێبێ مامۆستای ئاینەکە خۆی بڵێ ڕەحمەتی خواتانە بێت دەرگای مزگەوتەکە دامەخەن، کاتاڵێ قەت تەسەورم نەکردووە. بەڵام ئەوە ئێمەین، ئەخڵەکەی ئێمەیە، مستەوا و وەکۆڵە لیڤڵی ئایکیوی ئێمە وایە کە زۆر جار تەسەوریەوەمان نەکردووە کە هەندێک شت دەتوانێت زۆر بە ئاسانی گۆڕانکاری لە مرۆڤ دروست کات و لە داهاتووە کاریگەری سەر دروستکە. هەندێک جار لەو بەڕێزانی کە دیاتامان لەسەر کۆ کردوونەتەوە دەڵێت گەشتمەتەوە قەناعەتەی هیچ شتێک نابێت تاجیلکەی، هیچ شتێک نابێت تاخیرکەی. یعنی مەسەن هەندێک بەڕێز دەڵێت بەتەما بووم شتێک بۆ ماڵەوە بکڕم، چەند مانگێ پێش ئێستا بڕیارم دابوو وەڵای یاریکی وەرزش بکڕم، خۆی سەخوانە نایشکری نەبێت دوکان نییە، وڵی بەتەما بووم بۆ نمونە مەسەن هەندێک گۆڕانکاری لە ماڵا دروستکەم، یەکێکی ترە لە وڵای بەتەما بووم بۆنە پەنجەرەیەک فلانێک شتێک ئیش و کارێک بکەم، یەکێکی ترە لە وڵای بەتەما بووم بۆ نمونە محاسبە بە تایبەتیوانی مامۆستای زانکۆین خاومان کرد محاضراتی زانکۆمان ڕەنگە وەکو پێویست تەواو نەکرد بێت بۆ لەبەرەوەی وتمانەقەی چێکە هەتا مانگی 4 مانەیە تەواو بین. بەڵگەیە لەسەرەوەی کە لەمەوە لەیکە لەو خاڵانەی تر کە هەمومان بۆمان دەرکەوت کۆڕۆنا فێری کردن کە بەڕاستی نابێ ئامانجەکانت تاخیرکەی. لەمەوە تێدەگەیت دەبێت چەند کەسمان هەبێت هەندێک شت بە تەماین بۆ ژن و ماڵ و عایلە بیکەین، هەر ئەمڕۆ ناسبەیەکەین و لەواچێ نەخۆشی و جەڵدەیەک تەختمان بکات و بە حیاتی نەتوانین. دەبێت چەندێک لە ئێمە هەبێ بە تەمابێ بۆ نونە ماستەرێ بخوێنێ، دکتۆرایەک بخوێنێ، ئەم ساڵ ناساڵێکە کات بەڵام کۆڕۆنا فێوتی ناکرێت ئامانجەکان تاخیرکەی، هەتا ڕۆژێ زووترکەی باشتر و چاکتر و مەزبووتە.
دەبێت چەندێک لە ئێمە هەبێ بە تەمای خێرێک بین بە تەمای چاکەیەک بین بە تەمای پرۆژەیەکی خەیری بین. برادێک باسی کردەوە لەمەوە لەم کۆرۆنا بیرم کۆتۆ برادێ باسی کروتی دکتۆر برادێکی دەوڵەمەند لە شاری سلێمانی لای من باسی کروتی کاک فڵان بە تەمامی شەڵا لە چەند مانگی ترا قازانج و تەرتیبات و هەندێک شتە فرۆشم دێتە دەستمەوە نزیکی دەفتەرێکم داناوە بۆ پرۆژێکی فلانی یەکو باسێک کرد پرۆژێکی خەیری بەڵام وەکو سەحا وەکو تەندروستی دیارە پرۆژێکی ئەکرد سبحان الله وتی مانگونێکی پێ نەچوو مرد وتی چوم وەکو ویژدانی خۆم بە عایلە و برادەرەکانی کوڕەکانی و کچەکانی وتی دوو لە ڕوو جەنابتان هەر وەکو بڵێ جرت و جەقەنیان بۆ لێدام کاک فڵان کەس گیان باوکم هەر لە 6 مانگێ بوو خەڵەفا بوو دیار کردیان بە خەڵەفا و وتی من نەزانم باوکی لە نازانم لە چێ زیندووتر بوو کاتە ژیان کۆرۆنا فێری کردم ناکرێشە تاجیل بکەم شتێک بە تەمام بیکەم بۆ خۆم بۆ ژیانم بۆ ئامانجەکانم مهم ئەهداف ئامانج کە هەتا ئەگەر گەورەیان بچووکین لەناو ئەم لایڤین بەڕاستی ناکرێت تاجیلی کەین چکە تاجیلەکەیت ڕەنگە ژیان ڕێگەت نەدا تەنانەت باسیەوە دەکات کە کۆرۆنا فێری کردین دەبێت لەگەڵ گۆڕانکارەکانە خۆمان بگونجێن نابێت سلبی بین بابەیی وامان هەبوو بەتابەت هێندێ لەو بەڕێزانی لەم لایڤان هەندێکیانە بینم لە دەموچاوەکان ماشەڵا گەنجن ئەم گەنجانە جارانی وایە نەزانی 3 ڕۆژ جارێ نەچن بۆ سەرایتر خۆ جەڵدە لیانەدا ئێستا بە قوربانی کۆرۆنا بم بۆی سەلماندی 3 ڕۆژی چی کورە 3 هەفتەژە توانین لە ماڵۆ بین کاتە تەمەن لە ئینیزا لە تو باشتێکی پێڵەن ئەداپتیشن یعنی چی یای چۆ خۆگونجاندن و خۆڕێخستن و کۆڵێت خۆ بردنە قاڵبی شتێکەوە ئێمە وەکو دکتۆر ئەیزانین ئەداپتیشن هەیە بەڵێ من ئەتوانم بەختیار کە لە ژیانما بۆ نمونە بەس شەوانە خەوم ئەتوانم مەعیشەتی ژیان وام لێ بکا بۆنە لە فڕنیەکە ئیشکەم بە حیاتی شەو نەخۆم بەس ڕۆژ بخەوم بەڵێ ئەتوانم بۆ نمونە ئیشەکەم وابێ لە مەتارێک ئیش بکەم هیچ ڕۆژێک لە ساعت 6 ئێوارە تا 6 بەیانی نەخەوم و 10 ساڵی ژوا بەڕێکەم وەکو بەختیار قەناعەتم وایە بەس ئەم قەناعەتە بۆ زۆرینەی خەڵک نەبوو بۆیە کۆرۆناش بەڕاستی زۆر لەو مامۆستایانش کە مامۆستان و با بڵێن دکتۆر نین با بڵێن دکتۆرانێ لە بوارێکی ترا لە وڵای قەت تەسەورم ناکرد کە بتوانم ئەوەندە لە ماڵ ئیدارەکەم بتوانم ئەوەندە شت بکەم مەسەر هەندێک کارم ویم بگونجم لەگەڵ هەندێک گۆڕانکاری تەسەورم کردووە ناتوانم کاتەوەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە تۆ نابێت سلبی بیت ئێمە کۆرۆنا پێوتین بەڵێ دەتوانیت وە توانینەکەش زۆر باش و چاک و مەزبوطە تەنانەت هەندێک لەوانەی تر کە خەڵکێکی تر باسەوە دەکات دەڵێت دەکرێت تۆ بربەرەکانی بکەیت وە بەرنامەڕێژی بۆ بکەیت بۆ شتێکی نادیاریش کۆرۆنا پێی وتین ئەشێ زۆر جا دوژمنی نادیارت هەبێ و مەجبوری خۆتی بۆ حازرکەی دوژمنی نادیار لەوە چێ خەڵکێک بێت دوژمنی نادیار لەوە چێ کەسانێک بێت کە تۆ نایەن ناسی بەڵام دژایەتی تیجارەتەکەت بکەن دژایەتی کۆمپانیەکەت بکەن دژایەتی شەریکەکەت بکەن دژایەتی خۆشی و ئاسوودەیەکانت بکەن کۆرۆنا فێری کردی بەڵێ دەکرێت تۆ ئێستاکە هەمومان واین ئێستا بەڕاستی دوژمنێک بجایەتی دوژمنێک دەکەین و خۆمان حاضر کردو بۆ دوژمنێک کە مەبنی للمەجهولە نادیارە نازانین چۆنە ینی نازانین لەم ژوورا لە ماڵەوە لە حەوشە لە دەرگا لە فلان لەوا ئیسۆ جاران تۆ دیقەت چەند خۆشعاتێکە سوبحانەڵڵا جاران کە خەڵکە چوو بۆ هەندێک شوێن دەستکێشکرە دەستی ئێستا خەڵک بسکەی دێ بۆ خەستەخانە جا بێت دەستکێشکەی دەستی ڕاستەکە چکە لە خەستەخانە چازی توشبوون زۆرە هاشتەکانی چۆن عکس کردەوە جاران ئەچووی بۆ نەمەسن بۆ بازارە بۆ مەتعامێ بۆینت کردایە بۆنە دەست بشۆدا ئێستا بێت لە خەستەخانە دەرچوین جاکە دەستمانە شوێن بە سابور و تای خێزان وڵە بەخوا نای بۆ سفرەکە بەو خوادت تۆ نای بۆ سفرەکە ڕۆی دەستەشە کورە ڕۆڵە من لە خەستەخانەوەتم ناخوا بۆ لە بەروی ڕاستەکە ینی بە جدی شتەکان عکس بۆتەوە بۆیە گرنگە ینی بەڕاستێکە تۆ لەسەر ئەم ئەساسە بیرکەیتەوە لە داهاتوە قەناعەتم وایە کەسێکی بە قۆت و بەهێزترمان دەرەچێت کە وا لێ دێت ئەزانی چۆن بربەرەکانی و شتانەش بکەیت کە ڕەنگە خۆش بێتەوە دیار نەبێت ڕەنگە نەزانی چۆنە ڕاستە خۆش نەبێت بەڵام خۆتی بۆ ئامادەکەی ئەوش بۆ خۆی شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە ئەڕۆین هەندێک لەو پرسیارانەمان کردووە تەبەن سەرۆک ترامپ بە قسێکی جوانی وت ئەڵێ بەڕاستی بۆم ڕووداوە دەبێت نوێژ بکەین ڕاستەکە ینی ئەگەر ئەو بێت ئەگەر لە ئیتاڵیا بێت ئەگەر هەموو دیانەتەکان بێت بە موسڵمان بە بوزا بە یەهودیەت بە هەمویان هەموو گەشتە قەناعەتێک کە من بۆکو لەگەڵ ڕێزمە بۆ بەڕێزانش کە ڕەنگە لەم لایڤەشا بن باوەڕی هەیە خوا هەیە نییە قسەکەمان لەسەرەوە نییە بەڵام پرسیارێکمان کردووە لەو خەڵکە وەکو فەیس FATIS ئەرێ وەکو ئیمان تواز دەبێنە ئیمانت بەچی هەیە بەڵام وەکو ئیمان تەسەورەکەی کاریگەری هەبوو بێت چێسە لە ڕووی دەروونزانیەوە سەرمێنراوە بەڕاستی ئیمانیش کاریگەری هەیە بۆ زۆر لە خەڵکان کۆمەڵێ وەڵامی زۆرمان دەستکەوتووە لەو ئەزیزانی کە من داتاکانم لێ کۆکردوتۆ لەگەڵ خۆشمە هەندێک لەوانەی کە کۆکراوەتە تەمان چەند اختیارێکە زۆری نا دەنگەکان وا بۆ کۆمان کرێتەوە بۆی هەمووی کاتی جەنابتانەیەکێ لەوانە دەڵێن قەناعەتمان بۆ دروست بووە کە بەڕاستی مرۆڤ
بۆ بەهێزبوون و بە قوتی پێویستی بە شتێکی تریش هەیە، پێویستی بە شتێکی تر هەیە. تر نازانم تۆ ڕبتێکەکەی بە حیوانێکەوە، تۆ ڕبتێکەکەی بە سروشتەوە، تۆ ڕبتێکەکەی بە خالقێکەوە، تۆ ڕبتێکەکەی بە دروستکەرێکەوە. من نازانم تۆ من و تۆ خۆمان بڕیارە دەین، کێشەمان نییە. بەڵام بە هەمومانیانە و دۆستانت جوابیان داوێنێتەوە ئەڵێت هەمومان بۆمان دەرکەوتووە کە بەڕاستی ئیمان لە ناخی مرۆڤ زۆر گرنگە. ئەو کەسانی کە ئیمانی هەیە هەستەکەی کاریگەری لەسەر مەناعیان زیاترە، بەرگری لەشیان بە قوتر و بەهێزترە، عیلاقەی کرد دروستکردنی خۆت لەگەڵ خالقێکا زۆر باش و چاک و مەزبوطە. بۆ ئێمە لە خەستەخانەیە هەستمان پێ کردووە بەڕێزان، یعنی ڕەنگە بەڕێزێک بڵێ کورە ئاکتۆرەمەکەی ڕەبتی هەیە بەوە، نا من لە خەستەخانە یعنی وەکو دکتۆرێک پێتڕم لە خەستەخانە و کەسانی کە هەم توش بوون، چکە من خۆم چەند نەخۆشێکم بینووە کەم حاڵەتی هەیە بۆ ئەشعەی تەنووریمان بۆ گرتووەوان و دوای مسەنێدا و بۆ شوێنانی کە ئایزۆلیشن دەکرێت و جیا دەکرێتەوە. بۆمان دەرکەوتوو کەسانی کە ئیمانێکی پتە و بەهێزیان هەیە هەستم کردووە زۆر بەقوتن، زۆر بەهێزن و تەمەن متابعەشم کردو، چکە هەندی چانەی ڕەنگە بیشیان ناسین، متابعەشم کردووە زووتر گەڕاونەتەوە بۆ ماڵەوە. ئیتر نازانم تۆ بڕۆ دیراسی بکە و من کۆمنتەکە دەم و کۆڵ ئینفۆرمێشن و معلوماتەکە دەدەم بڕۆ دوای سێرچی بۆ بکە. ئەشێ هۆکار بێ بۆ مەناع بەهێزبوون، ئەشێ هۆکار بێ بۆی کە زیاتر ئیسیجابێ هەبێ بۆ دەرمانەکان، ئەشێ ئیسیجابە بێت. ئێمە شتێکمانەیە پێڵەن ڕسێپتەر لەسەر خانەکانە بۆ وەرگرە بۆ دەرمان، وەرگرە بۆ مەسەلەن بۆ مەناعە، بۆ دژەتەنەکان. ئەوە هەموو ئەوەی کە لە بواری ئیمیونیتی لە بواری مەناعەیە بخوێنیتەوە هەستەکەی کە ئەم وەرگرانە ئەم ڕسێپتەرانە لاشەی مرۆڤ هەیە، لە زۆر لە شوێنەکان و لە ئەندامەکانە هەیە. کەواتە گومانم لەوە نییە، ینی من گەشتمەوە قەناعاتێک بەڵێ و کەسانی کە ناحی ئیمانیان بە قوتر و بەهێزترە ئەم ڕسێپترانیان بەهێزتر و بە قوترە بێ. بۆیشە وای لێکراکە لە ئیسپانیا ڕێگە دراکە کە بڕۆ بانگ بدە، لەوە چەندین ساڵە نەبێ، بڕۆ لە ئیتاڵیا وابین، بڕۆ مەسەن لە ئەمریکای ڕەنگەکە بەسەر حساب کرابێت، ڕەنگە لە وڵاتی خۆمان ئاوا کاریگەری هەبێت، ڕەنگە مەسەن زۆر شوێن پێویستیان بۆ بێت مامۆستایانی ئاینی لە وڵاتی خۆشمان خۆ دەستخۆشیمانە. من بۆ معلوماتان من لەگەڵ ڕەنگە دوای ئەم ڤیددیۆش ببینە کاکتۆ سەبا، من و دکتۆر سەبا پێم وایە لە عالەمە لە جیهانە تا ئەو دقەیە مزگەوت دانەخرابوو. بە سوپاسە دکتۆر سەبا تەلەفۆنی کردوتی با لەگەڵ مامۆستایانی ئاینی شاری سلێمانی هەموو نوێژخوێنەکانە کۆبین و دانیشتێکمان لەگەڵا کردن. من لە بیرمە و ڕەنگە و شایەتەمە دوت مامۆستایان ڕەنگە پێویست بکات دای بخێن. کاکتۆ سەبا شڵا ناگرێ وای وت لە عالەمە دەنگباسی ئەمە نەبوو کەمە خۆشببختی لە کوردستانی خۆمانە زوو کەوتینە خۆمان. ئەمەیە وای لێکا کە عادەدەکە کەمە و وایەوا شێواژ چاکبوونەوە خەریکە ماشەڵا نزیکە بێتەوە لە نیوەی توشبووەکان کەمە بەرەکەتێکی باشە. کاتەم بەڵگەی لەسەرەوەی کە ناحی ئیمانی زۆر بۆیە لە هەمان کاتا لێتا ناشن پێمان وتمان مامۆستایان ئاینیمان پێویستە کە بۆ نەفتوا بۆ خەڵک بدات قسێک وەگەڵ خەڵکا بکەکە. ئەوە لە زۆر شوێنە بە قوت و بێزە. تەنانەت ڕەنگە دوای جەنابتان بیخوێنەوە باسی ئەگەر لە بیرم نەچوو بە باسی سۆماڵە کرێ، باسی شتێکی وا دەکرێت لە دەبیرۆچی ئەو وەختی خۆی بە کامل قوەی خۆی ئەیویست ڤاکسینێک لەو خەڵکە بدە 400 500 6 خەڵکەکە ڕازیە. پورەمەنی جوباجی ئافتا و حاجی کەریم بە هیچ ڕازی نابوون. ئەڵێ هاتن دوای هاتن پیاوێکی مامۆستا کەسێکی ئاینیان هێنا لەو وڵاتە دۆزیانەوە، ئەڵێ وتیان قەناعەتیان وتیان جارێکم بام قەناعەت پێ بکەین کە ئەم ڤاکسینە گرنگە، چکەوانەوە ڤاکسینی کوفرە کورەکەگە کوفر نییە ئەمە بۆ ڤاکسینە. ئەڵێ لە ئاخیرام کابرایم قەناعەت پێ کرد. دوایی دەبیرۆچی ئۆتۆمات کراوە، دۆبیلۆچی ئۆتۆماری کردو. ئەڵێ دوای ماوەیەک دیرامە لە وەکۆڕە دۆکیومنتت یانەوە نەبێ بڵێ قسەی خۆم، ئەڵێ دوای ماوەیەک ئەو مامۆستا ئاینیە کە قسەی لە خەڵکە لەگەڵ خەڵکەکەیا کردو کەوتی ئەم ڤاکسینە زەرورە. ئەڵێ دوای ماوەیەک کرد ڕێژەی ڤاکسینێشنی خەڵک گەشتە 160 گەشتە 170 ینی پێشتر بە کامل دەبیرۆچوە قووەتی و خۆی و پاریانەدا بە خەڵکو و بۆ کۆڵێت یاری بکڕە و لە ئابە بکڕە بۆ مناڵ 145 بوو. کاتە گرنگە مهم ئەمەش کەومێ دەکەم لە داهاتووە کە زیاتر ئیسفادەی لێ بکەین بۆ هەموو بۆ سیاست ئیسفادەی لێ بکەین. قەیچێکە خۆمە شتێکی ناڵێن شتەکە بەرە بابێدینەوە، بەس بتوانانی ئەو تاقەیە بەکاربێنی بۆ تەوزیفکردنی وڵات، بۆ ژینگە پارێزی، بۆ لەش تەندروستی، بۆ نەهێشتنی گەندەڵی، بۆ هەموو شتەکان کە گرنگ و مهمەکە دەکرێت لە داهاتووە. تەمەن هەر لە کۆبنەوە شاباسیەوە کرد کەوتم تەجروبە هەیە لە هەندێک وڵاتە جاری وایە مەسەن سەرۆکی شارەوانێک جاجا لەگەڵ مامۆستایانی دینی ئەو شوێنەیە کۆ دەبێتەوە بتوانێت پەیامێکی هەبێ بۆ خەڵکەکە کارگەری سەر خەڵکە دروستەکە. هەندێک خەڵکی ترە دەڵێن ئەڵێ هەندێک لەو بەڕێزانی کە داتامان لێ کۆکرێتەوە لە دکتۆر بێجگەلەوە من شتێکی ترم بۆ لە ناحیە ئیمانی بۆم دەرکەوت تۆزێ بوەستم. ئەم ئەزمێرە تۆزێ وەستانمی، تۆزێ لە ئیشمی وەستان، تۆزێ لە ئەولەویاتەکانی وەستان و بۆم دەرکەوت زۆرە لە شتەکان من بە دوای کەوتومە خۆشتنی هەدەفەرەوە بێ بە جددی لێتان ناشخارمە دکتۆر ئێمە لەم ماوەی لەگەڵ کۆمەڵە دکتۆرە دانیشتین وتمان تۆ زانیە مانگونیوە 2 مانگە
بە خۆمانە چوینەتەوە هەر ڕاوە دینار هەموو شتێک نییە تۆزانی هەر عیادە هەموو شتێ نییە تۆزانی ئەبێت تۆزە بچینەوە بە خۆمان هەندێک ئەهدافی تر هەندێک ئامانجی تر دابنین گرنگە یعنی بەڕاستی لە ڕەحی ناحی ئیمان و ئیمانی بۆ قەزێکەکە وا دێ دەکات کە بەڵێ بە خۆتا بچیتەوە کە دەتوانی ئێمە بۆ دوای کۆرۆنا جا دوای لە ئاخیرعالەم ئەم قسانە دەتوانین بۆ دوای کۆرۆنا استفادە لێ بکەین کۆرۆنا پێی وتین کە ئێمە هەندێکمان یەک هەدەفێکمانەوە هەدەفمان بۆ بەس سیاسەتە یان هەدەفمان بەس بە دوای شەهادە کەوتون یان هەدەفێکمانە بەس بە دوای بۆ نەتیجارەت کەوتون لە داهاتووە بە دڵنیاییەوە فێر دەبین کە شت نییە بەو جۆرە بێت خەتا تەنان لە هەندێک کەسی تر باسەوە دەکات کە ڕەنگە ئێمە بە کورتی باسی کەمە دەی لەو کەسانە لە وڵی لەگەر ڕێزما دوکتۆر خۆ من متەدەینم وەڵام ئەڵێ بۆ خوایە چەند ساڵە قەنەعەتم وایە هەر بە کۆپی پەیست ئێمە دوای دینیش کەوتوینە ئەڵێم بۆ ئەڵێ بۆمان دەرکەوتو هەندێک شت هەیە هەندێک شت ئێمە وەکو ژیان بەکاری نایەنین ئێمە تەنها و تەنها هەنێ قودوس و هەندێک شتە و ئاوا سەرە بن بە سوژدە و تەرتیبات و کاکە دین بەو جۆرە نییە دین بۆ تەطبیقکردنە بۆ واقعەکەیە تازە بە تازە مەسەن هەندێکمانە بیستین لە یەکێکەوە لە ئەمریکاوە بیستین توێژینەوەیەک لە ماوەیە کراوە لە ئەمریکا کە کابرایکی ئەمریکی باسەوەی کردووە کە فەرمودەکەی پێغەمبەری دووری خوا لەسەر بهێناوە کە باسی تاعون دەکات کە ئەگەر لە وڵات و لە شوێن و مەملەکەتێکا بوو ئەگەر لە شوێنێکە بوو بۆی مەچن ئەگەر لە ناو شوێنێکشا بوو لێی دەرمەچن کە ئەمەی بزڵبت ئەمەی ووهان و ئەمەی هەموو شارەکان و کاڵە کەرەنتینەی دەربەنێخانەکەین کەرەنتینەی فلان شارەکەین یان فلان منتیقاکەین کە ئەمە ئینەکەی کاتەمەش گرنگە لێتان ناشارمەوە بۆ هەمومان وایە ئیتر بەوانەمان کە متەدەینی نامتەدەینین ئەبێت ستۆپێ بکەین وەکوڵێت تۆزێک بە خۆمانە بچینەوە کە شتەکە ڕواڵەت نییە شتەکار ئەوە نییە هەر تەنها ڕیشێک و تەنها سیواکێک و نوێژ ئەەکەم و یان بۆ نمونە مەسەن حەجەکەم و ئەمرە ئەەکەم و فلان ئێمە دەبێت قوڵتر شتەکانی تر یان مامۆستایانی ئاینی جوانیان تێنەگەیانوین یان لەگەڵ ڕێزمان خۆمان بە سەتحی تێگەشتوینە یان پەیڕە و پرۆگرام و منهەجەکە وانیەکە بتوانێت تاکەکان بگۆڕ تازە بە تازە خەڵکەڵێ کوورەوازم لێ بێنە 400 پێش ئێستاکێ باسی دەستشوردن و فلان کرەوە کاکە تۆ تازە بە تازە بینیتە ئەزیز دەکەم تۆ تازە بە تازەزانی مەسەرەی زۆر شت هەیە کە وەختی خۆی باسکراوکاتە ها بۆ بەڵگەی لەسەرەوەی کە بەداخەوە زۆر جار شتێکانمان سەتحی گرتووە هەندێک لە ئازیزانم مەڵە دکتۆر وەڵام من ئەمە تێگەشتومە لە کۆڕۆنا هەندێک لە بەڕێزەکانی تر کە ئەگە تۆزێ سەریع بڕۆین بۆی کات لە جەنابتان نەگرین هەندێک لە بەڕێزەکانی ترە لە وڵای دکتۆر گەشتومەتەوە قەناعەتی کە کورە بابەت جارجار دەبێت لە خۆمان لەگەڵ خۆمان دانیشین ئێمە هەر لەگەڵ خەڵکا بووینە بۆیە خۆمان ناناسین ئێستا لە کتێبە دەروناسی تازەکانە لەمانی کە تازەکی کتێبەکان تەبع تازەکان باسی دەکەیت کە باسی کێشەی دەرونیە کات کە باسی خۆ بەهێزکردنە کات کە باسی تیجارەتە کات کە باسی بەهێزبوون و مەسەنەن پێرسۆناڵەتیە کات چۆن کەساتیت بەهێز بێ یەکێ لە خاڵەکان زۆر وەکۆڵێت دین لەسەر ئەوە کاتە سوورە لەسەرەوەی کە جارجار مرۆڤ لەگەڵ خۆیان دانیشێ ئەڵێ ئەتەوێت نقاتی زۆعفی خۆت بناسی جارجار لەگەڵ خۆتا دانیشە نقاتی بەهێزی خۆتدا بزانیت جارجار لەگەڵ خۆتا دانیشە ئەتەوێت جارجار لە خۆت باین نەبی جارجار لەگەڵ خۆتا دانیشە ئەتەوێت کیبر و تەکەبورت نەبێت لەگەڵ خۆتا جارجار دانیشە ئەتەوێت بەرنامە ڕێژی بۆ خۆت بکەیت جارجار لەگەڵ خۆتا دانیشە ئێمە با بە داڵ بۆ داڵ بەیانی شەبەقی من بۆ خۆم باسەکەم و جاجەنابستا ڕەنگە وابن لە بەیانی شەبەقیەوەمە دەورمان قەڵەباڵغ بوو جاری وایە بوو دەبیلوستەکەشمان بە ئیستراحەت ناکرد بە پەلە بگەڕێرە و بە ڕێگاوە لە فێ بخۆ و دوای بە پەلە بڕۆ بۆ دەوام و دوای بە پەلە بڕۆرە بۆ شوێنێکی بۆ یادەیەکە خستەخانەیەکە دەوات گەنجێک بۆ کافتریایەک یان بۆ شوێنێک بۆ نەرگە لە خواردنێک نەخێت بۆ شوێنێک بۆ بازارێک بۆ بەردەم مارکێتێک دیسان بە پەلە وەرەوە مامۆستایەکە ڕەنگە دەرزی خاص تا 12 شەو ژنەکە بە پەلە جێگەم بۆ داخە بەیانی دەرزی خاصم بە بەیانی هەم دیسانەوە بە پەلە نانەکە کاتە بەڵگەی لەسەرەوەی کە هەندێک لە ئازیزانم وەڵە دکتۆر بەڵگەی لەسەرەوەی کە بە خۆمانە بچینەوە کە خەڵکی تر هەندێک لەو ئەزیزانی تر باسیەوە دەکات کاڵێ جاران ترە وەڵا غەزەبێک لە قەومێک دەرچووە لە هەندێک قورئانە لە هەندێک شوێنە یان مەسە وەڵا غەزەبێک لە فلانێ وەڵا بۆمان دەرکەوت کە جاران تەسەوورمان ناکرد کە باز دەکران وەڵا ئەو قەومە زۆر ترساوە تەسەوورمان ناکرد بە چاوی خۆمان نەمان بینی ئەو میلەتە چۆن ترس و خۆب لە دەموچاوی ڕەنگە داتەوە چۆن خەڵکێکەیە بۆ مەسەلەن من خەڵکێ لە ئاستی باڵا وتمان وڵای بە تەمای سرێکتان وڵی کاکتۆ سۆری بقەت لەو نەبیستوە پێشتر ئێستاکیە گرنگە یعنی گرنگە خۆ من شوێ وت وڵای دەست خۆش بەس حاڵەتێکتان نەبوو مناڵبوونوان ویستمان هەروە 2 دقیقەدان نە بەخوا بە قوربارم دکتۆر جار لێتم قبول کرد لە خۆ مەمنونتم ماڵە داوا بێ قەینات و خێزان زۆر حاڵەتینە و تۆزە تەبیعەت کشمیشیوانە گرنگە کاتەم بەڵگەی لەسەرەوەی کە تا ڕادێک ترس و خۆف و دڕاوکێکە سیری کردبوو لە هەندێک قەوم تەنانەت هەندێک باسەوە دەکرێت کە مەسەلەی ڕۆژوگرتن
مەسەلەی دەستنوێژگرتن مەسەلەی گرنگیدان بە پاک و تەمیسی لەمە دوا دەبێت گرنگ بێت ئەخە تۆ دیقەت بدەن بەڕێزان بڕواتان ببڕۆن بە سیمینار و محاضرەکانی منا بڕۆنەوە ڕەنگە پار بوو تێرا بوون باسیەوە کروتم لە سنگافورە ئەگەر یەکێک تفێ فڕێدا نازانم $10 $20 نازانم چەندێ یۆرۆی غەرامەیە هەندێک لە ئامادەبووان ئەنتیکەی دیهاتوکەکەی نیایکە ئەکتۆرە وڵاتی ئەم پێ ناگە بەجددی لە وڵاتی خۆمان ئەها واقع بووی سلماندی نابێ کاکە تفڕێدەی نابێ بەڵغەم فرێدەی ئاوا و میلی لێنێتەوە پولی سەتی و بەزمڕزم و بە کەیفی خۆی لە پەنجەرەکە چەند جار بینیتان ئەزیزان چەند جار بینی ومانە چاکە تۆ ڕێبات لەبەر بووە پەنجەرەکەی کردوێتەوە لەگەڵ ڕێزما سپیوتەمێک بەڵغەمێکی فرێداوەتە سەر جار دەکەم بە چییە ترافیکلایتەکەی کەوت ترافیکلایتە لەوەچێت دەیان گەنجیتیا بێ کار و کاسبی بکە کاتەم بەڵگەی لەسەرەوەی کە ئێمە کەمتر گرنگیمان بە نەزافەتدا کەمتر گرنگیمان بە تەندروستیەدا ئێمە زۆر بەدەگمەن با بەگردنم ئازاکەن ئەزیزانەگە 4 مانگ پێشتە دەسەسڕێکتان بەدەست منەوە ببینای لە مەجلیسێکە تا مناڵ مەزمە ناکەم نەستە لێ ناکەی ئێستا تۆ دەبێت کلێنست بەدەست بێت ئێستا بێت دەسەسڕت بەدەست بێت بۆ لەبەروی هەو واقعەکان دەجار پێتە گۆڕێ کەمتر کۆکە و پژمە و یەکسەری ئاوامانە کرد کەمتر ئێستا چەند خۆشە تۆ دیقەت بدە ئێستا لە خەستەخانە نییە کە ئەپژمم نییە ئاوا دەسەی دەوروبەرەکەم خۆم تەریقە بمەوەڵە خەجاڵت خۆم داوای لێ بدنەکەم جاران جەو بوو قژمایانوت عافێتت بێت مەسعراسات بەحساب جەوی هەیە و شەبەکەی فولاک چەند ئەنتیکەیە جاری وایە هەندێک پاک و تەمیسی هەندێک شت کە کۆرۆنا بە تاکید کاریگەری لەسەر دروستکردن لە ڕووی تەندروستیەوە دکتۆر کاریگەری دروست کرد سریع دەڕۆم بۆی زۆر لە کاتی جەنابتانەکە ئەو ئەزیزانی کە لەگەڵ منە ئەم قسانیان داوە بە من دەڵێ دکتۆر بۆمان دەرکەوت کە من معجیب بووم بەڕاستی چەگرە مشارکانی کە لەگەڵ ما مشارەکەی کرد و بەشداری کرد ئەڵێ زۆر دکتۆر هەستم کرد کە بەڕاستی ئێمە بۆ کۆڵە ژینگە تۆزێک هەناسەیەکی دا ژینگە تۆزێک هەناسەیەکی دا کە 100% بۆ خۆی شتێکی باش و چاک و مەزبوط بوو ئێمە بەڕاستی خۆ هیچمان نێشت بۆ یعنی تۆ دیقەت بدەن وای لێ هاتبوو کە بەداخەوە هەموو شتەکان ژینگە پیس بوو پیس و پۆخلەکە نەما بوو وەکو پێویست کەم تا زۆر کاریگەری کۆمەلگامان دەوروبەر بڕۆ بۆ باخ ئێستا بەڕێزێک دوێنێ وەکو معلوماتێک تازە ئەبدەیت ئەڵێ دکتۆر قەت ئەزمڕم نەبینیەوە بەو تەرتیبە و بۆ پاکێ بۆ لەبەرەوەی بەداخەوە ینی دوومانیەکە سێمانیەکە گەر بهاتە ئێبا ئێمە جاران لە دار و درەخت ناگەڕاینەوە ئەزیزان لە ئێستاکیە هەندێک جارەی بۆ هەندێک پارتی گەڕەکەەکانی خۆمان هەستەکەی چەندێ پاک و تەمیسە یاخرەمە بەڵگەی لەسەروی کە دەبێت بە خۆمانە بچینەوە خۆمە تەنها کۆرۆنا عابرسەبی نایە و بێت و بڕات ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە کەم تا زۆر لە ڕووی تەندروستیەوە بۆمان دەرکەوت کە ئێستا تازە بە تازە هەستەکەین کە ئێمە تۆزێک تەندروستی ئێستا هەستەکەینەها ئێستا ئەزانین دار هەناسەیەکی داوە ڕێگەوبان ئاو ئێستا لە دوێنە و پێرە لە بەحسێکا خوێمەزم لە لوبنان نووسراوە بابەتێک نووسراوە کاڵە دەریای ناوەڕاست خەریکە ئیسراحەت دەکات دەریای ناوەڕاست بە دەریای ناوەڕاستی خۆی ئەم سەر و سەری دیار نییە ئەوانی کە چی بێتن بۆ لوبنان ئەو سەری دیار نیە زای چەندێک دوور و درێژ و چەندێکینە بەڵام بۆ لەبەرەوەی کە ئەمەندە کەشتی بێ و کەشتی بڕوا و مەسەلەی مشتقاتی نەوت و مشتقاتی شەریکات و کۆمپانیا و ئەنوا ئەشکال شەڕ و ئاژا و بەزم و ڕەزم بەجددی هەندێک جار بۆ دەرەکەوێت کە لە ساغی و تەندروستیەکی باش و چاک و مەزبوطی پێبەخشین هەندێک لە بەڕێزەکان ئەڵێن دکتۆر ئێستا یەکێکە لەو شتانەی کە بەتابەتی ئێمەی دکتۆر هەستمان پێ کردووە ئێمە پێشتر ئەمانوت وەکو دکتۆر بە حکم اختصاسەکەی خۆمان بوو ئەزیزان جەنابیشتان کە گومانم لە ڕۆشنبیری جەنابتان نییە بەڵام خەڵکە ئەوامەکە وانە بوو بەڵام کۆرۆنا پێی وتین تەنها بۆ خۆم نابێ بژێم و ئەگەر من تەنها گرنگی بەخۆشم بدەم بەڵگە نییە لەسەرەوەی بەختیار سەلامەتە کۆرۆنا پێی وتم لە شتاغی دەبێت گرنگی بە هەمووان بدەیت ئەوەی کە جاران من ڕێکخراوێکمە بوو ڕێکخراوی ژیر بۆ شاری مادەوەژبەرەکان کاموت دەبێت گرنگی بدەین بۆی کە جگەرەکەم بکەینەوە نێرگەلەکەم بکەینەوە نابێت تلیاک بگاتم تەوەسە و عدادەکانەی هاوار زوڵمە لە وڵاتەیە نابێت بۆ نمونە حەشیشە و بەزمڕزم ئاوا بێت سیم تەوەسە گیراوە بە چەند غرامێک بۆ نمونە حەشیشە و بۆ نمونە ماری جوانە و فلانە ئەمە کفرە بەڕاستی ئەمە ناڕوانەوە ئاوا وەزع ناڕوا بێت ئیشی لەسەر بکەین لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان بە ڕێزی وا بۆی کاک تۆ چاوی خەڵک دەرچێ خۆی وایە ئەمری نەمێنە با بڕاق نا من ئەو مناڵە من جارانش قەناعەتم وابوو ئەو گەنجە دەستی نەگرم 10 ساڵی تر دێ بۆ مناڵەکەی من ئەو کچە جوانە دەستی نەگرم 10 ساڵی تر دێ بۆ مناڵەکەی من بەڵام کۆرۆنا پێیوتین بەڵێ پێکەنی کۆرۆنا پێیوتم بە شێوازە لە شێوازەکانی تر کۆکەی تۆ کارگەری لەسەر من دروستەکە ئێستا چییە ئێستا من لە کۆمەڵی باڵەخانەین لە شاری سلێمانێت 12 قاتە ئێستا هەستەکەین کە شوێنی مەسعەدەکە کە پەنجەی پیانەی یەک کەسێک بەسە بۆی هەر پەنجاوتمە چەندێکین 13 ضربی 4 نزیکی چەندێک 50 شوقین هەر 6مان لە خەتەرای
بۆیە شەریکەکە دەستی خۆش بێت لایلۆ دەدەین لە شوێنی پەنجەکە کرێنسمان داناوە بە قوربان ئەو چاوت بم بە دەستی خۆت پەنجە منێ بە دوگمەکەیە بە کرێنس پەنجەی پیا بنێ و معتەرێکش دانراوە با بڵێن دیتۆڵێکش دانراوە تەرتیباتە دانراوە دەستی خۆت پاک بکەرە و ئینجا کەپچۆها ئەمە خۆزگە بە خۆزگایە چەندین ساڵ ئاوا بیرمان بکردایەتەوە بۆ خۆشمان و بۆ دەوروبەرمان یعنی ئێمە ئێستاکێ بۆ معلوماتی جەنابتان وەکو دکتۆرێک دەڵێن ئێستاکێ لەناو خۆمانە باس دەکەین عیادە بکرێتەوە دەبێ ئاوا بکەین دەبێ ئاوا بکرێت دەبێ هەوڵ بدرێت بۆ نمونە سەرەدا بدرێت شاد نابێ قەڵەباڵغ بێت من ئێستا لە خستەخانەیەکی شوێنێک لە خستخانەیەکی ئەهلی لەم چەند ڕۆژیان ڕۆشتم هیچباری بۆ نەوە بەڕێزەم کرد کە سەرپەرشتێک وتم کاکەجان هیچ پێویست ناکە هەمووی بە دیاردوتی منەوە دانیشێ پێنج بابێن لە بۆ نە شوێنی چاوەڕوانی چاوەڕوا بکات باخێکی تر بچێ بۆ خۆی لە حەدیقەیەک لە باخێک لە شوێنێک لە قاتی دوو دانیشێ هێوا شێوە اینجا بابێنە سەرەوە کاتە بیر لەوە دەکەیتەوە کە بەڕاستی تەندروستی یەکێکی تر هۆکارە بۆی کە زۆری نییە توش بێت ئەمەش بۆ خۆی کۆرۆنا فێریکردن سەری ئاڕۆین کە هەندێک لەو ئەزیزانە دەڵێت بەجددی بۆمان دەرکەوت کە لە شتاغی پێش هەموو شتێکە لە شتاغی پێش دکتۆرایە لە شتاغی پێش شەهادەیە پێش لیکسزە ئای دۆست و برادرم لیکسیز و ڕانجڕۆڤەری نازداری 12 دەفتەری سجل کردبوو لە ژێر وەکۆڵە لە عینەکەیە لە گەراجەکەی و دکتۆر دڵ نایە سەیریکەی حیف 2 مانگە بۆ نەسفم لێرەدا بە سفم لێداوە بۆ لەبەرەوەی دەرکەوت بەڕاستی لیکسزش دەبێت لە خزمەتی لە شتاغیا بێت دەرکەوت باخی و نازانم هەموو شت و ماڵ و سەروەت و سامانش هەموو بێت ئەوە نییە بیناکان دادەخرێت ئەوە نییە بۆ نەمۆڵەکان دادەخرێت کەواتەمەش گرنگە هەندێک لەو ئەزیزانی کە بەشداریان لەگەڵا کردومە و هەندێک لەسەر چاو لە هەموو شوێنەکانی تر بەڵگێ لەسەرەوە دەرکەوتووە کە ڕاستی لە شتاغی یەکێکە لە شتە زۆر گرنگ و موهیمەکان لە شتاغی هۆکارێکی زۆر گرنگە بۆی کە بتوانین بە جوانی و مەزبوطی هەمومان کەواتە لە شتاغی پێش زۆر شتی ترە ئومێدەکەم من بۆم دەرکەوتووە لەمە بۆم دەرکەوتو ئومێ دەکەم لە دوای کۆرۆنا بیرکەینەوە لە خان و دروستکردن ئیش لەسەر لە شتاغی بکەین سیارەمان کڕی ئیش لەسەر لە شتاغی یعنی تۆ دیقەت بدەن بەڕێزە من ماوەیەک لە هۆڵەندا بووم برادرێکە باشگوتم ئەرێ ماڵم بە قورگرتی من هەفتەیەکە 15 ڕۆژە لێرەم لیکسزێک وەنەوشەیەک لان کلۆزەرێکم نبینی وتی دوتۆ بۆ خەڵک لای خۆمانە با بەرز بێ و موسەیتر بێ و قۆڵ دەرکا و بەس مڕەزم خەڵک لەوێ بیر لەوە کاتۆ ئەسڵەن هەوڵ بدا سیارەکەی بە بەنزینیش نەکە بیرەکاتەوە سیارەکەی بچووک بێت باوەڕتان بێ و برادرە سوێنی بۆ خواردوتی پرۆفسۆرێکمانەیە دکتۆر سیارێکی هەیە لە کوردستانی خۆمان ڕەنگە ئەوەی کە بەحاڵ معاشێکی بچووکشی هەیە و کۆڵێت شتێکی بەسیط چیە باوەڕاکە و سیارە دەخورێت ئەڵێ لێم پرسی بۆ ئەڵەوە دوێتی زۆر موهیمە بە هەموو شوێنێکە ئەڕۆ چەند موهیمەوان سەی چۆن بیرەکاتەوە و بێجگەلەوەی اقتصادیە و بێجگەلەوەی کردێتی گاڵتۆ ئەگە تاەکەی پەچەت بێ چۆن بڵێ من بە کوردوای خۆڵە بە براژنتان لە ژنەکە قاچێکی بەرزکەرەوە ڕەنگە بە دوو کەسەوە بەرزکرێتەوە پەنچەری کات و مەزبوطە چۆن سەی لەو عەقڵا ها ئەگەر ئێمە ئاوا بژین ئومێ دەکەم کۆرۆنا دروستی کردی بێتین گۆڕانکاری کردی بێتین چکە ئێمە بەڕاستی یەکێکی لەو قەومانی کە تۆزە زوو شتمان بیرەچێتەوە بە زمانی سەدام نەگۆڕین زمانی شەڕی ناوخۆ زۆر نەمانی گۆڕی بەداخۆ زمانی شت هەندێک شت دەمانی گۆڕی کە ئومێد دەکەم وانە بین کە ئەم کۆرۆنایە کەم تا زۆر گۆڕانکاری دروست کردی بێت سەری ئەڕۆین ئەزیزان هەندێک لەو بەڕێزانی تر لە دکتۆرجیان بە قوربانە دەم تخوا باسی بکە بۆمان دەرکەوت تا ڕادەیەک ڕۆشنبیری تەندروستیمان کەمە ئێوە زانن زۆرینەی تاکەکانی کۆمەلگا زۆرینەی ئەزیزان تا ئێستاکێ وا دەزانن ڤاکسین عیلاجە ئێوە دەزانن هەندێک لە ڕاگەاندنکارەکانش لەوە چێ ڤاکسین کە باسی دەکات وەکو عیلاجێک باسی دەکات کەەوە هەڵەیە ڤاکسین عیلاج نییە ڤاکسین لەم دقەیە بدۆزێتەوە لەوە چ ساڵەتری پێویست بێ کە بکوێتە کار هەتا لە سلێمانی لە خەبادیان لە شێخەڵای هەولێر بتوانانی بەکاری بێنی کاتەمەش هەڵەیە گرنگە ئومێ دەکەم لە داهاتوە ئیشی لەسەر بکرێن تەلەڤیزۆنە حکوومەتە قنسوڵەیە هەموو شوێنەکانە ئیشی لەسەرەوە بکەین کە بەڕاستی ڕۆشنبیری تەندروستی زۆر گرنگ و مهمە ڕۆشنبیری تەندروستی لەوەی کە چی شتێک بەرگری زیاد دەکات کەم ینی من جارێکیان لە شوێنێکا دانیشتم لەگەڵ کۆمەڵە گەنجاوتم یاڵە بۆم بژمێرن چی بەرگری مەناعی جسم زیاد دەکات ئەنی باوەڕتان بێ پێم وایە 8 کەس مشارەکەی کرد یەک کەسێکیان نەیوت وەرزش کاتە بەڵگەی لەسەرەوەی ئەمە لەم کۆمەلگایە ناڵین هەمومان بەڵام هەندێکی زۆرمان هەیە قەناعەتمان وایە وەرزش بەس بۆ زەعیف بوونە وەرزش بەس بۆیە تووشی نەخۆشی جەڵدە نەبی وەرزش بەس بۆیە کە بۆ نەچەوری ورک دابزنی نازانی وەرزش بۆ لە ساقیە وەرزش بۆ زەوق و شەوقە وەرزش بۆیە کە حاڵەتی دەرونیت خۆش بێت وەرزش بۆیە کە تووشی خەمۆکی نەبی وەرزش ئێستاکێ دراسە کرا بۆ مناڵ نەبوونەوانی کە مناڵێ نابێ لە بڕۆ وەرزش بکە ئەوانی کە خەوی خۆشنە لە بڕۆ وەرزش بکە ئەوانی کە ئیشتیهای خواردنی نیە لە بڕۆ وەرزش بکە
ئەوانەی کە ئەفکاری جوانی بۆ نایڵە بڕۆ وەرزش بکە لە بۆ وەرزش بکە نیم سعات چارەک وەرزش بکە اینجا دانی شەو بیر بکەرەوە ئەفکارت بۆ دێت ئەفکاری داهێنەرانت بۆ دێت کەواتە ئەمەش بخۆی خاڵێکی گرنگە کە کۆرۆنا فێری کردین ئەڕۆم سریع کە ئەزیزێک نووسێت یاڵە دکتۆر قەناعەتم کم بۆ دروست بووە شەرت نییە ئێمە پێویست بکچین بۆ نادی ئەو ئەزیزێک نووسێتی گرنگە وڵایم پەیامەکەوی شەگەێنم و زۆرە لە ئازیزان نووسێتی شەرت نییە ئێمە بچین بۆ هەندێک شوێنی ڕاضە وەرزش هەموو مانگی 100,000 دینار سەرف بکەین بۆ نمەسە شتێ سەرف بکەین نەخێر زۆر جار ئێمە دەتوانین لە ماڵەوە کۆمەڵێ یاری وەرزشی خۆمانە بێت کە لەم ماوەیە ئێمە بۆمان دەرکەوتەوە دەکرێت خۆمان بە وەکۆڵە بە عایلەوەی کەم تا زۆر هەندێک وەرزش بکەین هەندێک شت بکەین تر لە شەترەنجێکەوە بیگرە هەتا ڕسم دروستکردنێک هەتا وێنە کێشانێکی خانەوادەی و عایلەی بێت هەتا یاریکردنێکی هەندێک لەو یاریانی کە بۆ مێشکە هەتا وەکو یاریکردن بێ لەسەر پاسکیلێک ئەمانە هەمووی بەڵگەی لەسەرەوەی کە دەتوانرێت ئێمە خۆمان باش و چاکتر و مەزبوطترکەین ئەڕۆم بەرەو کۆتاکانە چم ئایا لە ڕووی اقتصاد و سیاسیەوە کۆرۆنا هیچی فێر کردین بەڵێ زۆر شتی فێر کردین ئەزیزانی خۆمێکی لەو شتە گرنگانی کە کۆرۆنا فێری کردین کە زۆر گرنگ و مهمە ئەویش ئەوەیە کە کۆرۆنا فێری کردین کە شەڕ تەنها بە چەک نابێ و هەموو وڵاتانیشی فێر کرد کە ئومێ دەکەم فێر نەبن ئەمەیان خراپە ئومێ دەکەم فێر نەبن بەڵام هەموو وڵاتان و هەموو تیرۆریستان و هەموو شتەکانیش بەهۆشیان هاتنەوە شەڕ تەنها بە چەک نابێت شەر نییە شەڕ تەنها بە چەک بێت زۆر شتی تریشەیە دەتوانانی چەک شەڕی پێ بکەیت وەکوتم ئەمە لێرا باسی ناکەم و ئومێ دەکەم فێر نەبوو بێتن بەڵام بەجددی کۆرۆنامە لە تەقلیرەکانەوە دەڵێ ولا لە توێژینەوەکان وا دەڵێ ولا باس و خواستەکان وا دەڵێ و کەسە سیاسەکان وا دەڵێ کەسە اقتصادەکان وا دەڵێ بۆمان دەرکەوتووە کە شەرت نییە شەڕ تەنها بە دۆلار و بە تمەن و بە مارک و بە تمەن بکرێت شتی تریشەیە دەتوانێت شەڕی پێ بکرێت کە ئومێ دەکەم کە تەمان جەنابتان تێگەن بەستم چیەکە لە شەڕی بایۆلۆجی و شەڕی ڤایرۆس و شەڕی نەخۆشی و شەڕی هەندی ئافات و شەڕی هەندی ئەزم و شەڕی هەندێشتی تر مهم ئەوە لە یادتان نەچێت کە ئەزیزان خەریکە باوی ئەوە نامێنێت کە تەنها شەڕ بە چەک بێت تەنها بە لولەی تفەنگ بێت و بە شەڕ بێت ڕەنگەی تر ئەنواع ئەشکال وەسائلی تر پەیدا بێت هەندێک لەو بەرەزانەی تر کە دەڵێ لە ڕووی اقتصادی و سیاسیەوە بەڕاستی کۆرۆنا فێری کردین تۆزێک هەست بە ئیحساس بە وەتەنیەت و بە چۆن بڵێ بە کوردبوون و بە میلەتبوون زیاتر بکرێت کە ئومێ دەکەم ئەمە لاواز نەکرێت ئیتر لە یارمەتیدانی فەقیر و هەژارە بینیمان لە کۆکردنەوەی خێر و سەدەقە و چاکە و ئیحسانە بینیمان لەوەی کە کەم تا زۆر خەڵک کۆڵی هاوکاری یەکتری بێت بینیمان زۆر باشە لەوەی کە زوو پەیام بڵاوە کرایەوە تۆ گەرەتەوێت بۆ کۆڵە کەس توش نەکەیت تکایە خۆت بەوەی کە خەڵکێکێ ناهێشتا هەر کەم بوو بەڵام خەڵکێکەیە خۆی داوە بەدەستەوە هاتووتی وڵی من گومانە بم من لە ئێران هاتووەتە مشتێکی زۆر باشە ئەمە ئیحساسێکە بە وەتانیەت ئەمە زۆر چاکە ئەزیزان ئەمە گرنگە بەڕاستی بێ ئەم ئیحساسانە باشتر و چاکتر و مەزبوطتری کرد یعنی من ئومێ دەکەم لە داهاتووە ئەمە باشتر و چاکتر بێت ئێوە بۆی زانیاریک بێ بۆ بەڕێستان ئێمە ڕێژەیەکی زۆرمان هەیە لەو کەسانەی کە تاوان دەکەن لە کوردستانە نەخۆشی دەرونیان هەیە بەڵام تا ئێستاکێ ئیحساسێکی وەتەنی کوردبوون کوردایەتی نازانم ناوێنی هەرچیەک ئەوە دروست نەبووە کەسێک بێت من تایسە نەمبینە وەکو دکتۆرێک شایەتێ دەم بڵێ یەکێک بڵێ من هەستەکەم پێرسۆناڵیتیم تێک چووە هەستەکەم ڕق و قینەمەیە هەستەکەم بووم بەتە شخصێتێکی عیدوانی ئەشێک ئازێتی کە خەڵکان بدەم تکایە حکومەت فریام بکەوە دکتۆر فریام بکەوە حکومەتیش ئەو ئیحساس و هەست و نەستەیە بێ بیگرێتە خۆی و ئیشی لەسەر بکاو بەرنامە ڕێژی بکات چکە بەجددی ڕەنگە وابێت بۆ معلوماتی جەنابتان پێرسۆناڵەتێت یاوەتە شخصێتێکی عیدوانی ئەگەر من و تۆ فریای نەکەوین حکومەت فریای نەکەوێت سەحە فریای نەکەوێت ئەشێ ساڵی داهاتوو مختە چەند کەسێکی کوشت بێ ئەشێ لە ناو داعشا بێ ئەشێت بۆ ناسفێکی کردبێت ئەشێ پەکەتنێکی نابێتەوە ئەشێ بە سیارەیە کۆمەلی نابێت لێکێکی تر ئەشێ ئەوەی کە ئیدمانێکی زۆرە بۆ نمونە تووشی ئەدیکشن بۆ جات درەگ ئەدیکشنە ئەلکۆهۆل ئەدیکشنە هەرچیەکە ئەشێ ساڵی داهاتوو ئەم مختانێت 10-15 ئازیزانی من و تۆی کوشت بێت ئەمە هەندێک لە ئازیزان دەڵێن بەڕاستی کۆرۆنا دەبێت ئەو ئیحساسی تیا دروستکردن لە داهاتووە کە باشتر و چاکتر و مەزبوطتر بین زۆر درێژم کردەوە داوای لەبردنەکەم کە هەندێک لەو ئەزیزانە دەڵێن دکتۆر بەجددی هەستەکەین کە لەمە و دوابوومان دەرەکەی حڕێت چەندێ خۆشە حڕێت چەندێ خۆشە یعنی چەندێ گرنگە ئەو لە ڕووی اقتصادی و لە ڕووی سیاسی و بۆ خانەوادەش هەروایە ئەو بەڕێزانەی ئەو ئەزیزانەی کە سەیری ئەم ڤیدیۆش دەکەن و لە داهاتوو شاکە پەخش دەکرێت ئێمە چەندێ بێویژدان من دوو سێ جار لە مقابلەکان وتوە چەندێ بێویژدان من بەرامبەر دایکمان بەرامبەر باوکمان بەرامبەر بە خزم و کەسوکارمان بەرامبەر بە خوشکێکمان کە تۆزێک بە تەمەنی هەیە و لە ماڵەوە یان بەرامبەر بە برایەکمان یان بەرامبەر بە نەخۆشەکانی ماڵمان کە لە ڕووی وەکۆڵێ وەکو سزنێکی سیاسی لە ماڵ و حەسرمان کردبوون
کاتێککە دایک و باوکمی ڕۆڵەوەڵایی بیرەکەم حەزەکەم بم بۆ لادێکی خۆمان 1001 بیان من دایە و لادی چی فلانوانە داش ساڵ 12 مانگ لەناو ماڵێک کابوو لەناو خانوێ کابوو لەناو ژوورێک کابوو لە چواردەورێکی ژوورە ئێستا بۆمان دەرکە باوم چی لە ژوور کەم چی لە ژوور کەم زەحمە نەبێ زۆر بمان لە کام ژوورەی کە 30 وەرەقەمانتیا سەرف کردووە جارە بە قەنەفە و بە دیزاین و بە کاشی بە فلان دڵمان تەقیبە زۆر بە چۆنێکی بەلەکۆنەکە خواخۆم بچینە حوشەکە خواخۆم بچینە بەردەم دەرگاکە چوونە سەربان ئەمە بەڵگەی لەسەرەوەی کە حڕیەت و وەکۆڵێت ئازادی چەندێک گرنگ و مهمەکە بەداخەوە ئەوانەی کە بەهێز و بەتاقەمان و ئینێرجیمان هەیە و وزەمان هەیە و دەسەڵاتمان بەدەستەوە بووە و زیمامی ئومورمان بەدەستەوە بووە و وەکۆڵە ئیرادەی ماڵمان بەدەست بوو بەداخەوە پێشتر زۆر جار زوڵممان لە دەوربەرمان کردووە مانەش ناڕەحەتێکی بێتاقەتیەکی بۆ دروستکردن هەندێک لەو ئەزیزانەی تر کە پەیوەندیان پێوە کردومە و لە هەندێک لە سایت و پەیجەکانشە تەنانەت نووسراوە مەسەلەی فەقیر و هەژاری بەڕێزان یعنی فەقیر و هەژاری بەڕاستی بۆمان دەرکەوت کە شت نییە پارە فریای هەموو شتێک بکەێ شت نییە پارە فریای هەموو شتێک بکە یعنی من لێتان ناشارمەوە حەز ناکەم کۆڵە تەفسیلی معلوماتەکە باسکەم ڕەنگە دوای خۆی بیبیستێتەوە پێی ناخۆش بەڵام لە کەسی ئازبەرزە و لە ئاستێکە ئیتر VIP ئەوەی کە بە ئینگلیزی پێی دەڵێن لەو ئاستە بەرزەیە ڕەنگە پەیوەندی بە منیان بە یەکێک یان و توێتی کاکتۆ جەناب تەناسی دکتۆرێکی دەرونی خێزانم یان مناڵەکانم یان برایەکەم هەیە زۆر حاڵەتی دەرونی عجیبی بۆ دروست بووە لە مەسەلەیەکی هەر ئەم نەخۆشی و دەردوبەڵایان لە ماڵەوە یان وەکۆڵە کەعابەیەک بێتاقەتێکی بواتەوە بۆ دەرەکەوێت کە تەمان دەکەی لە تەلەفۆنەکە چی چەندێک پارە ئەڵێ مشکلە نییە دکتۆر مشکلە نییە دکتۆر چەندێک ئەڵێ یانێ مادام کۆنسەڵتەیشنە مادام سەردانە ماڵ بۆ ماڵ مشکلە نیە و وڵای من بە دکتۆرێکی برادەر لەم باوەڕ ناکەم زۆر پێویستی بە پارە بێت ئەگەر مەجالی بوو پێم وایە سەردانی ماڵیانی کردبوو چەند جەلسەیەک لەگەڵا دانیشت بوو هاتبووە تایمی خۆی کەواتە قسەکەم لەسەرەوەی کە لە ڕووی اقتصادی و سیاسیەوە کۆڕۆنا پەیامێکی پێوتین کە پارەکان کە لە لای خۆمانە شت نییە بۆ هەموو زەمانێک بە کەڵکمان بێت شت نییە بە کەڵکمان بێت جاری وایە هەندێک جار یارمەتیدانێک جاری وایە چێژ وەرگرتنێک جاری وایە خۆشی وەرگرتنێک جاری وایە جەوگۆڕینێک جاری وایە سەردانێک جاری وایە عیلاقاتێک پەیوەندیەک زۆر جار زۆر پارە دێنێت کە ئومێ دەکەم کۆڕۆنا ئەوەی فێرکردی بێتین بۆ داهاتوو باشتر و چاکتر و مەزبوطترین سەریع بڕۆین کۆڕۆنا فێری کردین ئیش لەسەر خۆمان بکەین زۆر تەرکیز نەکەینە سەر دیعاکان هەندێک لە دۆست و برادرانە لە دکتۆر ئێستا بۆم دەرکەوتووە کورە وەڵای من و ژنەکەم زۆر شتە زانین بەستا ئێستا اعتیمادمان لەسەر خۆمان نەکردووە ئای ئەڵێ دیلیڤەری کوشتمی دکتۆر دیلیڤەری کرد کوشتمی ئیکۆلای و قۆڵۆن منی کوشت ئێستا بۆم دەرکەوتووە کاکە شاورمە و وەکو ئەڵێ نازام چی و چی و فلان و فلان منی کوشت لێرە شتێکی گرنگە لە ڕووی اقتصادی و لە ڕووی وەکۆڵی ماڵ و خانوادەش و کاریگەردەوە کارە باش بڕاو دەکەم سریع بێتەوە بەڵام ئەمەش کۆڕۆنا فێری کردی قەیچێرە کارەبا بڕاوە خۆ دنیا کاول نەبووە زۆر ئاساییە جەوە گۆڕێ بارودۆخە گۆڕێت وەکۆڵە وەزع گۆڕێت بەمەش پەیامێکی زۆر باش و چاک و مەزبوطەکە کە پێیوتین لە ڕووی اقتصادیەوە اکتیفای ذاتی ئیدارەی ذاتی ینی خێزانەکانی فێرکرد بە هەندێک ئافرەت هەیە لەگەڵ ڕێزمە ینی لە ئاستێکی باڵایە و لە ئاستێکی ئەوە مەدام ماشەڵڵا اکتیفای ذاتی کرد و فریام کەوت زۆر گرنگ و مهمە کە گرنگە بەڕاستی تۆ بیر لەوە بکەیتەوە ینی ئەگەر ژن ئەگەر پیاوە اکتیفای ذاتی ئەمە دەستمان بۆ هیچ شتێک نابێت کە بۆ ماڵ و عالی خۆمان بۆ ماڵ و خانوادەی خۆمان وا تەنانەت بۆ خێزانەکانی خۆمان بۆ چێت و نان بۆ هەموو شتێک با بە برادری وە بوو جاران تەلەفۆنی بۆ کردنەوەی کاکتۆرەون بڵێ وڵی مناڵێکم هەیە 5 ساڵە تۆزێ لە قسە دواکەوتۆ خێرتەگا برادێک نییە مشکلم نییە تا 500 دلاری پێدە مناڵەکەم فێر قسە بکات خوا معقولە تۆ مناڵ بۆ قسەکردنیش کێکێکی بۆ بگریا هاتو بزانێت چۆن ئەمەدمان شەڕ بوو بەڵام ئێستاکی فێری کردین بەڵێ دەکرێت لە ماڵەوە لەگەڵ مناڵە لەگەڵ ژنە لەگەڵ ماڵە خانەوادەیە لەگەڵ خێزانە با بە من جاران برادێکی خۆم هەیە کە ئەم پەیامم دوای ئەبینێت ینی برادێکی خۆمە بوو بڕواتان بێت هەموو جارێک بۆ سۆندە گۆڕینێکی باوکی کە جەڵدە لی دابوو سۆندەیەکی دانا سۆندەیەکی میزی دانا 15-20 دلاری سەرفەکە من پێم ناخۆش و من دەمەوەی نابخوا تۆ بێ ناڕازی نابوو یەکێک بنێرە ئێستا ئەم دوو مانگە فێری کرد کاکە بەسە ئێبا باوکت بەدەستی خۆت ببینێت لە ڕووی اقتصادیەوە هیچ پارێکت بۆ گەڕێتەوە و پارێش بدە بە خێرێک چاکێک لەوە چ یارمەتی دایک و باوک و خوشک و براکانشتی پێ بدەیت تووە خزم و کەسوکارژی پێ بدەیت کاتۆش بخۆی خاڵێکی گرنگەکە ئێمە زۆر خەریک بوو وای دیات هەموو شتەکانمان بە خەڵکە بەخشی کوڕمانەدایە خەڵک کشمانەدایە خەڵک ئەوی تر با مناڵەکەم بگەێنێ ئەوی تر با خواردنەکەم بەرێ ئەوی تر لە دەرگاو بم بە ئەوی تر بۆ نمونە بەسەند بێت لە ماڵەوە بۆ نمونە شتێک قاپەکانم بۆ بشوە ئەوی تر جلەکانم بۆ بشوە کەمە شتێکی خراپە ئەوە بەڕاستی خراپە و کۆڕۆنا فێری کردن کە ئیش دەسەر بکەین خاڵی ئەخیر و کۆتایی کە کۆتایی پێدێنم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڵێ کۆڕۆنا زۆر شتی فێرکردین ئەزیزان
کۆرۆنا کۆمەڵی خاڵی فێر کردین کە قەناعەتم وایەکێ لەو شتانی کە فێری کردم زۆری نەمان ئایرە و خانەوادەی پێناساندین زۆری لەو برادرانی کە پەیوەندیان پێوە کردم ئەڵێ دکتۆر ئێستا کوڕەکان مەناسم ئێستا کچەکان مەناسم هەندێک تەبیعەتی خێزانمێ نەمەزانی ئێستا دەیناسم ئاخە دوومان زۆرە ئاخە خەڵکەیە ژنەکەی هێناوە 5 دانە ساڵە لە کاتی مارەبڕین و قلیبلیا جاجا سعاتێ 2 ساعت بە دیاری و دانیشتووە ساعت 2 ساعتی ناگەشت کە گواستوی شێتەوە وەختی خۆی ئیش و کاری کاسبی و دوو فیشەیەکە دوو فیشەی لە خۆی بەستە بوو هەر فیشەی 6 ساعت 6 ساعت شەوانی 2 ساعت 3 ساعت کۆنتترۆل گیان خۆش بێت هەمووی 2 ساعت 3 ساعت بوو بەجددی من خەڵکە ناسم شایەتی داڵێ دکتۆر بەقەت ئەم 3 مانگە خێزانم نەناسیوە ئافرەتی شێڵێ بەقەت ئەم 2 مانگا کە تقریبا وە بەرەو مانگونیوە کە چێ ئەڵێ بەقەت ئەم مانگونیوە پیاوم نەناسیوە زۆر گرنگە گرنگە زۆر مویمە ناسینی دەوروبەرەکان کاوی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سۆسیۆلۆژی و سۆسیالەوە هەمیشە دەڵێت تۆ دەبێت کەسەکان بناسی اینجا دەتوانیشتی لەسەر بنیادێ ئەوەی کە جاران مەسەن پیاوەکەی دکتۆر چی لە خێزانم بکەم مامۆستایەکی بەڕێزەی دکتۆر چی لە مناڵەکەمەوە بیناسی ئاخە دکتۆر وەڵی ناسن نا ئەوە ناسین نییە ناسین ئەم مانگونیوەیە ئەزانی حەزی لە چییە ئەزانی حەزی لە چی ڕەنگێکە ئەزانی مەسەری خەوی چۆنە ئەزانی تەرتیباتی چۆنە ئەزانی مەسری لاساری و نانا چۆنە ئەزانی گوێڕایری و گوێناڕیاڵی چۆنە ئەزانی شێوازی قستەکردنی چۆنە بە خەڵکەیە لەم ماوەیە بۆی دەرکەوتەوە لە دکتۆر کوڕێکم هەیە زۆر شەرمنە ئەڵم بە چی ئازانی ئەڵێ مانگونیە کە دکتۆر 4 قسەم لێ نەبیستووە هەیدەوە چوەس پێشتر ڕۆشتووە خەوتووە هەڵساوە خەوتووە ڕۆشتووە لە ماڵ نەبووە هاتوێتەوە بۆ نونە لە ژوورەکەی خۆی بووە دیسانەوە بۆ فلان بۆ دەرزی خاست نەیزانیوە کەواتەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگە لە ڕووی اجتیماعیەوە سەری هەندێک لەو شتانەی کە هەندێک لەو ئەزیزانە کە لە ڕووی کۆمەڵایەتی و کاریگەری دروست کردووە چارەسەرکردنی کێشەکان گرنگە کۆرۆنا فێری کردین کە چۆن لەگەڵ کێشەکانە بژین زۆرێکمان وەختی خۆی ڕامان دەکرد ئەگەر پیاو بوو باشە دەمە داخە وسکت بە ئێستا ناخوا دانیشە مانگونیە کە بێ گوێی لێ بگری پێشتر بۆ نمونە مەسەن دایک ئافرەتی وا بووی کوڕەکەم ئەو کێشەی هەیە کچەکەم ئەو کێشەیە پیاوەکەی وچی باشە بزانم چۆنە بێ بابێمەوە سبینێ جمعە گەر مەجارمە بوو ئێستا ڕەنگە کۆرۆنا بە جۆرە جۆرەکان کاریگەریستە دروست کرد بێت زۆرێ لەو کێشان هەندێک لەو ئەزیزانی کە من پەیوەندیم پێ دەڵێ دکتۆر زۆرێ لە کێشەکانمانە بۆ چارەسەرمان کردووە ئیشمان لەسەر کردووە وە کۆڵێ دیراسەمان کردووە وە کۆڵە حەل و حلولێکمان بۆ دانا ئەوانش بۆ خۆی خاڵی گرنگ و مویمە بەڕێزێکەڵێ دکتۆر لە شوقەیەکام 4 دقات یان 13 دقاتڵە نزیکی 6 ماڵی تیا ئەژین بەقەت ئەم مانگونیوە هاوسەکانم نەناسیوە زۆر باش ئەوە زۆر گرنگە ئەوەی کە جاران بەداخەوە یان تۆرە هاوسێ نەناسی کوڕە خەریبوو ئەمەی کوردیش بێتامی کرد وەکو کابرای بۆ نمونە هەندێک وڵات و مەملەکەت هاوسێ نەناسی دراوسێ نەناسی هیچ نەناسی ئەمەش پەیوەندیکی زۆر باش و چاکە ئومێ دەکەم پەیوەندی بە قوتر و بەهێزتر کرێت هەندێک لەو بەڕێزاناڵە پەیوەندی خۆم لەگەڵ ماڵ و خێزان و خانەوادەیە باشتر کردووە چاکتر کردووە کۆرۆنا گروپی پێ دروستکردین گۆرە کۆرۆنا گروپ چاتی پێ دروستکردین کۆرۆنا هەندێک عیلاقاتی پێ دروستکردین کۆرۆنا من بۆ خۆم پەیوەندی دروست کرد لەگەڵ زۆرە لە برادەرەکانم لە مالیزیا و لە هۆڵندا و لە ئەڵمانیا و لە بەلجیکا و لە گەرمیان و لە کوێستان و لە چەمچەماڵ و لە کەرکووکها تەلەفۆن و تەرتیبات ئەوەی کە جاران جارێ ئەو مەجاری نەبوو جارێ من مەجارم نەبوو کۆرۆنا زۆرشتی فێرکردین کە هاتینەوە سەر تایم و ئەسڵەکەی خۆی هەتەنانەت هەندێک لەو بەڕێزانە لە دکتۆر بە جددی بۆم دەرکەوت دانیشتنیش لە ماڵەوە یەکجار لەوەنە نییە کە بێتامی بەشی خۆی چێژ و لەزەتی هەیە و سوودی هەیە و قازانجی هەیە و ئیسفادەی هەیە بۆ ماڵ و خانەوەدا و هەندێک لەو بەڕێزانەی ترکە باسییان کردووە بەڕێزێکی تر زۆر شتێکی جوان و ئەنتیکەی وتۆکە باسیەوە دەکات کاڵێ دکتۆر بۆم دەرکەوت کەمە ئەمە هەمومان تیامانەیە بۆم دەرکەوت مەسئولیەت دەبێ هەمومان بگرین ئەستۆ ئەوە هەڵە بوو هەندێک لە مەسئولیەت تەنها پیاو هەڵی دەگرت و ژن پێی نازانی هەندێک لە مەسئولیەت تەنها ژن گردە ئەستۆ پیاو پێی نازانی و هیچیان بە هیچیان نازانی کۆرۆنا فێری کردین زۆر شت هەیە پیاو دەیکات بەڵام ژن پێی نازانی بەڵام ئێستا گرنگە موهیمە بەجددی هەندێک لە ئافرەتەکان ئێستاکێ دەڵێن دکتۆر خوا بکات ئەم منعتەجەو لە نەمێنێ زۆر باشەڵە بۆڵە ئێستا بۆم دەرکەوتووە پیاوش لە ماڵەوە بێ بە کەڵک نایە پیاو وا دروزوە بۆ ئیش بۆ کار بۆ ڕاوەدینار بۆ ڕۆشتن بۆ ئەملاولا بۆ وڵات و مەملەکەت و ژنیش خوادایەتی بۆ نمونە کەم تازور بۆ علاقات و بۆ ماڵ و بۆ هەندی ئیش و کارش قەینا باش و چاکە بەڵام ئەوە ژنە تێکەڵی هەندێک ینی جارێکی تش لە بەرنامەیەکە باسم کردی برادرێک گێڕای دکتۆر ئێستا زانیم نە مناڵێکم هەیە چەندێ نەکبەت ئەوتم بووە ئەی دکتۆر 4-5 نوع گریانی هەیە
ئەوەیەکێ لە نەوعەکانیان ڤۆلیۆمێکی هەیە سەوتێکی هەیە تەسەوری ناکەی ئێستا ئەڵێم ژنەکە 6 تا بازنت بۆکەم بە ئاڵتون تەواو بێ بەس لەسەر ئەوەی کە تۆ مناڵت تا ئێستا پەروەردە کردووە تا 2-3 ساڵ پەروەردەت کردووە قابل تا 6 تاک بازن عیارە 21 بۆ بەجددی لە ڕووی اجتیماعی و کۆرۆنا بۆمان دەرکەوت کە هەندێک مەسئولیت هەیە کە تا ئێستا بە خۆمان نەزانیوە و پێ هەستمان پێ نەکردووە ئەمانە هەمووی کۆرۆنا فێری کردن ئەگەر کۆتا قسە و کۆتایی پێنم دکتۆر تۆ بەشێک لە بەرنامەکەت ئەتوت ئەی چی بکەین دوای کۆرۆنا پێوتین لە دوای کۆرۆنا دەبێت ئیش لەسەر خۆمان بکەین ئیش لەسەر خانەوادە بکەین ئیش لەسەر خێزان بکەین ئیش لەسەرەوە بکەین کە ئەو پارە و سەرۆت و سامانی هەمانە چۆن بەکاری بێنین دوای کۆرۆنا دەبێت ئیش لەسەر لەش ساغیمان بکەین دوای کۆرۆنا دەبێت ئیش لەسەر دەوروبەرمان بکەین دوای کۆرۆنا ئیش لەسەر ئەو کەسانە بکەین کە فەقیر و هەژارە دوای کۆرۆنا دەبێت بیر لەوە بکەینەوە کە شت نییە تەنها و تەنها بۆ خۆمان بژین دەبێت هەندێک جار حسابێ بۆ دەوروبەر بکەین حسابێ بۆ سیاست بکەین حسابێ بۆ کۆمەڵایەتی بکەین هەندێک لەسەر چاوەکان تەبەن ڕەنگە مەجال نەبێت ئەگەر لە هەندێک لەسەر چاوەکان باسیەوە دەکات بە تایبەتی سەحیفەیەکێ با بڵێن ڕۆژنامەیەکێ ڕۆژنامەی پۆلیتیکۆی ئەمریکی لە 30 مفەکر پرسیاری کردووە بەڕای ئێوە چی ڕوودەدات و چی ڕوودەدات لە دوای کۆرۆنا هەر یەکەیان تەمەن زۆرە من ناتوانم مووی باز بکەم یان شخصێتی وای تیادی بۆ ڕاداتانین و مەسەن کۆمەڵێک کەسایەتی گەورە مارک لۆرانس و مەسەن کۆمەڵێ مەسەن بیتەر کۆڵمان و هەموو ئەمانە هەر یەکەیان شتێکیان و هەندێک لەوانە دەڵێن لەوات چێت لە هەندێک وڵات معارەزە هێواش شێواش گەشت و نما بکە هەندێک لە شوێن دەڵێن لەوات چێت بۆ نمونە هەندێک شەریکات سیاسەتی خۆیان بگۆڕن هەندێک لەسەر چاوەکان دەڵێن لە داهاتووە لەوە چێ مەسەلەی دەستکەوتنی ئیش تۆزێ قورس بێ هەندێک لەسەر چاوەکان دەڵێن لەوات چێ مەسەلەی تیجارەت بگۆڕێ لە بینی ئەمریکا و لە بینی سینە ئایا کامیان زاڵ ببن هەندێکیان دەڵێن لەوات چێ ئەمریکا تۆزێک لە پاشەکشەیە بێت هەندێک دەڵێن لەوات چێ تۆزێک بە قوت و بەهێزتر بێت لە چاو سینە هەندێک دەڵێن ئەمە سیاسەتێک بوو وەکۆڵێت جۆرە یاریەک بوو جۆرە لوعبەیەک بوو گەورەکردنەوەی شتەکەت و بە جۆرەکان و بەڵام لەوات چێ سین زۆر بە گەورەی و بە زەخمی دابەزێتەوە بۆ ناو مەیدانی سیاست مەیدانی دەسەڵات مەیدانی اقتصاد وە تەنانەت هەندێک لەسەر چاوەکان باسیەوە دەکەن کە لەوات چێ تەبیعەتی مرۆڤەکان کەسایەتی مرۆڤەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی اجتیماعیەوە تەنانەت دیکە لە کەسەکان باسیەوە دەکات دەڵێن من لە هیچ ناترسم لەوە دەترسم خەڵک بە بۆنی کۆرۆناوە لە هەموو کوڕەی ئەرز دەستی داوەتە فەیسبوک ئینستاگرام ئەوەی کە چەندین ساڵ ئیمانیش پێنە بووڵە لە هەموو کوڕەی ئەرزا لەم پەڕی مەغریب بۆ پەڕی غەرب بۆ پەڕی شەرق هەمووی دەستی داوەتەڵە من زۆر ئەترسم خەڵک زۆر خوب بداتە سوۆشیال میدیا زۆر خوب بداتە ئەم یاریانە زۆر خوب بداتە ئەم هەواڵانە زۆر خوب بداتە مەسەلەی لایڤ و هەندێشتا کە لە داهاتووە کاریگەری لەسەر کەسایەتەکان دروستکە کاریگەری لەسەر سوۆشیال دروستکە لەسەر کۆمەڵایەتی دروستکە ڕێژەی تەلاق زیاد بێت لە ووهان تەقریرێکم خوێندوڵێ ئەوەندەی کە خەڵک تەقدیمی با بڵێن جیابوونەوەی کردووەکو تەلاقبوون جیاواز ینی نسبەکەم بزەبت لە یاد نییە بەڵام نسبەکە لە چاو پێش مەسەلەی ڤایرۆسەکەی زیاترە هەندێک لە حاڵەتەکان ئەڵێن لەواچێن ترسە شەڕە ئاژاوەیە بێتاقەتیە خۆفە دڵڕاوکەیە دوورکەوتنەوەی تاکەکانە بوومانبردنە بە یەکتری و هەم کۆمەڵێ شتە مەسەری لەش ساغیە مەسەری حساب بۆ خۆکردن و ئەوانەیە ڕەنگەمانە هۆکار بێ کاریگەری دروستکە زۆر شتی ترکە بە دڵنیایە و ئێوە هەندێکیش لە مێشک و دڵ و دەروونتانە هەیە من سواسی جەنابتان دەکەم سواسی گوێگرتنی جەنابتانەکەم هەر بە ڕێزێک پرسیارشتی چێبێ من لە خزمەتتانە مامۆستا چارەسەری کۆرۆنا بە میزی حشتر و مەلاعەلی نانە باوەڕ ناکە پشتی وان نییە و خەتای حکوومەتی شەکە بەجددیە بواە ڕەدولفعلی هەبواە وینی هەبواەتەوەش بخۆی قسەیەەکە برادری سەر توپەکان پێشنیان وتمەکە کە ئەم پیاوە ماقولە بەرن داینە دوو ڕۆژ لەو ژوورەیە تەرتیباتێک کۆڵێت یەکلایە بێتەوە بەجددی هەم ئێمەش یەکلای بین هەم ئەویش یەکلای بێتەوە و بە واقعش قەنەعەتەکە بەڵام نایکە نازان بۆچی بەڕێزان تکایە ئەگەر پرسیار ئەوە باسمان کرد دکتۆر زۆر سپاس بۆ زانیاریەکان پرسیاری من ئەوەیە چۆن ئەتوانین بەردەوامی بین بەم خۆ پارێزی و ڕۆشنبیری وەڵای جاوە بۆ خۆی گرنگە ینی ڕپیتیشن تیکرار گرنگە بەڕێزان یانی لە هەموو عالەمە لە تووبا باسیەوە کە لە دەروونزانێ باسیەوە کرێ شتێک کە دووبارە نەبێت یعنی فەردێکی ئەوروپی بەچی وایریاتۆ 12 شەو لە تەنیشتی منەوەی لە سووری نادا کوردێکم لەگەڵەوەی تۆستی ئەمە ناکەی باشە بۆ ناڕات هیچی لێنێ بۆ ناڕۆم و داریشە ڕۆڵە ئەمە دەجار لەم سوورەی داوە لەسەری مانگ 200 یۆرۆی بۆ گەڕاوەوە بۆیە ها بە ڕپیتیشن
هەمومان هەروین بە دووبارەکردنەوەی ئەم واقعا بۆ خۆمان بە خوێندنەوە بە بیرخستنەوە بەڕاستی هۆکارێکە بۆی کە ڕۆشنبیری خۆمان و تاکەکانی کۆمەلگاش باشتر و چاکتوانێ ما وەندەی گۆرانی داواکراومانێ بەنامەی تەندروستیمانێمە تازە بە تازە لە هەندێک تەلەڤیزۆنەڵێ ئاوا دەست بشۆ پەنجەکانت بین پەنجەکانت ێجاران تەلەڤیزۆنە بیرکرد هەر بە کێوێ ئایان کرد بە کێوە هاتو سێ مناڵانە ناکەی بەرنامەی مناڵان پێشکەشەکە ئیسە بە جددی تازە کە بەڵگەیرە سەرەوەی کە ئەم هەموو شتانە پێویست و گرنگە دکتۆر جان پێ دوایە ژیان دوای کۆرۆنا وەک جارانی دەبێتەوە دێبێتەوە خۆ آخر زەمان نییە بەس هەمومان دەگۆڕین یعنی منی دکتۆر بە جددی ڕەنگە وەکو جاران نەبم ڕەنگە شێوازێک خێزانم جەنابەت مامۆسای زانکۆ هەمومان ئومێ دەکەین وابی نەچینەوە سەر نەمەتەکە بەس بە نەمەتێکی باشتر چاکتر مەزبووتر ئەبێ سیاسەکان یعنی بە سیاسەکان بە خۆیانە بزانەوە بە هەموو گەورە بچووکەکانەوە کە بزانێت کاکە جان ئێمە هەمومان بە خەڵکەکەەوە باش و چاکین هەمومان بە لەش ساغی خەڵکەکەەوە باش و چاک و مەزبووتی نەگەری چێک لەش ساغ نەبێت بۆی هەیە تۆش جەنابش توش بیت کاتەوەش گرنگە ومێ دەکەم دیوە باشەکەی مامۆستاگیان چارەسەری کۆرۆنا ئەوە باسمان کرد مامۆستا چارەسەری کۆرۆنا باسمان کرد من خۆنکاری پۆلی شەشم بە باشم زانیم دەفەتە بقۆزمەوە دەست خۆش بێت کاکتۆر باری دەرونی خەڵک زۆر کاریگەری هەیە کە کاتەکان ناتوان استیغلال بکەیت هەڵەکە بخۆزێتەوە چۆن دەروونمان زۆری لاکەوت دەست ناچێت شتێک وڵڵاهی جاو بە لە مرۆ بۆ مرۆ فەرقە کا بەڕێزان ینی ئێمە ئەوە قسێکی ترم بیرکەوتەوە ئیداری ئەزەمات بەڕێزان ئێستا لە عالەمە باسێوا کرێت ئەڵێ بەڕاستی شتێک لەو شتانی کە زۆر گرنگە بە تاکەکانی کۆمەلگا بوترێتەوە بریتێ لە ئیداری ئەزەمات ئەزیزان من ئەوە من بەحساب من پۆستگراجویتە پۆستگراجوی على اساس ماستەر و دکتۆراشم تاو کردووە لە ژیانما قول و فیلی ئیدارەتی ئەزەماتم نەخوێندووە لە هیچ قۆناغێکی خوێندنە ئیداری ئەزەمات هەیە بۆ ژن ئیداری ئەزەمات هەیە بۆ کاسبی ئیداری ئەزەمات هەیە بۆ حاڵەتی دەرونی خۆت ئیداری ئەزەمات هەیە بۆ ئیشوکار ئیداری ئەزەمات هەیە بۆ باری تەندروستی لە هەموو عالەمە خۆ نابێمانیان بە محاضرات هەبێت یان بە سکۆڕ و سیمینار هەبێت من یەک وەکو گەشە پێدان ڕۆشت لە هەندێک شوێن بۆ نەوەکو محاضرات خوێندومە خۆتەوە بەڕێزە کە دەڵێت چۆن بتوانین حاڵەتی دەرونی خۆمان باشکەن بێ بەڕاستی تاکەکان فێری ئیداری ئەزەمات بین چۆن ئیداری ئەزمەیەکی کاتکەمی چۆن ئەگەر کاتت کەم بێت چی بکەیت چۆن پارەت کەم بێت چی بکەیت چۆن سەرچاوی داراییت نەبێت چۆن کە ئێستا من گەنج جێوایە تەلەفۆنەکە کاکتۆر بەڕێباتەکەتەوە هەر قسەی زلەکەی منەگە پارەم لە گیرفانە نەبێت چی بکە وتە بە قوربانە بن بەخوا بە کتێب باس هەیە کتێب هەیە باسیەوە کە ئەگەر پارەشت پێ نەبێت چی بکەیت آخر خەڵکە ناسم لەم کوردستانەیە کە تیجارەتی 100 دەفتەر دۆلارەکە سوێنتانە سەرم نییە ڕەنگە 200 دۆلاری خۆی نەبێت مشت من هی حیزبها باوەڕتان بێ من زانم نەهی حیزب نەفڵە بەس عەقڵ خەڵکە ناسم تیجارەتی سینەکە ئەڕات و دێتەوە بای دوو سێ دەفتەرێنێ و هەموو پارەکەی دێرە وەرگرتووەچێ بۆ سین و دەگەڕێتەوە ڕەنگەی خۆی نەبێت کاتە ئێستاکێ ئینگلیز ئەڵێت لە سەرچاوێک خوێند بوو ئەڵێ جاران پاوەری ئەمە دەورێ بینی پاوەری ئەمەش دەورێ بینی خۆتان تێگەن ئێستا پاوەری ئەمە دەورە بینێ تێگەن خۆ پاوەری ئەمە دەور نابینی عەزەڵات و ئەوانە پاوەری ئەوەش دەور نابینێ زۆر پاوەری برین دەورە بینی ئەزیزان ئێستاکێ برین دەورە بینی ئێستا جاری وایە حیزبێک لە حیزبێکە باتەوە بە برینێک ئێستا بۆ نمونە لە انتخابات یەکێکی تر بە بەینێکە ئێستا ئیمەیلێک جاری وایە مرەشەحێک سەرخات مرەشەحێک ڕسواکات بۆی نییە جارێکی تر بێتەوە انتخابات کاتە پاوەری برین زۆر گرنگە کەومێ دەکەم ئیشی لەسەرکەن کاکتۆر باری ئەوە باسمان کرد کاکتۆر دەست خۆش بۆ قسە جوانەکان چۆن هەڵدەین بۆ چارەسەرکردنی و کەسانی کە تووشی فۆبیا بوون وڵا جا فۆبیا جۆری زۆرە بەڵام بە تایبەتی ترس لە نەخۆشی شتی ینی ئەنوە وشکال شتی لەسەرە یەکێ لەو شتانە کە ئەوەیە تەندروستی تاکیدێتەوە کە تەندروستە یەکێ تر لەوانە کە واقعەکە ببین یەکێ لەوانە ئینفۆرمەشنی زیاتر یەکێ لەوانە ئەڵێ بواری دەرونی بە قۆت و بێزکە یەکێک لەوانە لە پێرسۆناڵیتی بە قۆتکە یەکێ لەوانە ئەڵێ متمانە بە خۆبوون کۆنفیدنسی زیاد کە زۆر بوارەگرێتەوە کە چۆن بتوانین حاڵەتی ترس لەناو خەڵکات چاکن هەندێک لە حاڵەتەکان و معلوماتان ڕەنگە قورس بێ بەس بەس هیچێک بڵێ دکتۆر دایکم وایەڵم کاکە بێنە لە خستەخانەی شار با پیاسەیەک بکاو سیر وەرزەکە بکات دنیاک جا آخر زەمانەوە بیبەرەوە نیوەی ترسەکە بەجێڵە تا لە ماڵە بێ ڕەنگە بترسێ کاتە جاری وایە بردنە ناو واقعەکەەوە گرنگە چۆن یەکێک لە ئاوە ترسە ئیلا بێ هەڵی دێت ناو ئاوەکە و دووجار ئاوا بکاو بڵێ خنکام و تەواو چۆن ئەوەی کە بۆ نمونە مەسەرن لە ئاگرە ترسێ لە سیارات ترسێ ئیلا بێ سوکانەکە بگرێتە دەستێەوە ئەمەش زۆر جار لە مەسەری نەخۆشیشە وایە بتوانین نەسیحەتێکی خوێنکارانی پۆلی شەش بەخوا لێرات تۆزە قورسە داوای لەبردنەکە مەگەر نابێ بە قۆت و بەهێز بن ترستان نەبێ و دوای کۆرۆنا ئیمتیحانە دوای کۆرۆنا ئیمتیحانە وریابن قیامەتیش هەڵسێت ئیمتیحانی شەش لە کۆڵمان نابێتەوە من ڕوخانی سەدامم بینی ئیمتیحانی شەش نەبوو من ئینتیفازەم بینی ئیمتیحانی شەش وانە شەڕی ناخۆ ئیمتیحانی شەش کورە دار و بەردنیا بوێران بێ ئیمتیحانی شەشە بێ ئەو گەنجە جوانی کە 6 ساڵی نەسیحەتم کە وریابە سڵاو دکتۆر ئەگەر بکرێت باسی کۆمەڵێک پلانمان بۆ بکەیت ئەگەری
بەردەوامبوونی ئەم بارودۆخە وەڵای جا زۆرمان باس کردو بۆی لێرا درێژی نەکەی چێ لەوانە بەرنامەی کتێب خوێندنەوە هیچێک لەوەی بەرنامەی نووسین من چەند خۆشببختم کە زۆر نمونەم لای ئەزیزم لەلایە ئەم ماوەیە کە منش خۆم فەزلی خوای گەورە ومێ دەکەم وا بێت خوای چاوپیس لێم نەدات مەسەر هیچێکە لەوانی کە بەحسی تاکەکەم لەم ماوەیە تەواو کردو بۆ تەرقیە بۆ بەرزبوونەوە خەڵکە ناسم بەحسی نووسیوە خەڵکە ناسمەوە خەریکە کتێبێکە نووسێت تقریبان 4 ڕۆژ 50 ڕۆژێکە مشتی لێگرتو هەموو ڕۆژێ 3-4 پەڕە خەریکە تقریبان دوای کۆڕۆنا لەوە چ کتێبێک بکاتە بازاڕەوە گرنگە خەڵکی خێرەوەی کۆمەڵی ڤیددیۆی تۆمار کردوێ ڕەنگە خەڵکە ناسم تەلەبەی مامۆسای شەشی ئامادەیە لە ئێستا خۆی ئامادە کردو بۆ ئەم هاوینە بۆ خول و تەرتیبات وانە هەندێک بەڕێزێرەوە چێ زۆربەی موری ژیانی خۆی ڕێخستووە هەندێک لە تیجارەت هەلەوە چەندە ئیشی کردوێندە ئەفکاری نووسی بێ هەیە داتای داخل کردو نازانم تۆ ئیشت چێ بەس بە گوێرەی اختصاسەکەی خۆت گرنگە مامۆستا عەبدوڵای عەزیز و خۆشەویست ئەشێت مەزەمەیەک دانێ بۆ بواری عەرەبی ئەشێت کۆمەڵێک بۆ نمونە ڤیددیۆی عەرەبی تۆمارکا و داینە بۆ یوتیوب و تەرتیبات ئەنوا وەشکار شتێکە ئەفکارەکان زۆر ڕەنگە بتوانانی بیکەیت زۆر پرسیارەکان زۆر مەکەن تەواو با کۆتایی پێبێنیت بۆی درێژی نەکەم ولێتان بە ڕێزێ دەستخۆشی کردو و ئەڵێت ئەگەر بەڵێ چەند ساڵێ دەوێت تا ژیان بەشی وەڵای من قاوەگرەوە نیم گەردنە مازاکە چەند ساڵێوێت تا دنیا و خۆی لێ دێتەوە بەخوا من نازانم بەیانی منەمێنم یان نا بەڵام قوربانێ و چاوم کاتی ئەوێ بەڵام لە شوێن بۆ شوێن ئەها ووهان دوێنە بینیتان ئەو بریسک و باسکی بوو دروست و باسمی ها مهمە عقل لەمەش عقل دەورە بینێت کە عقل هەبێت بە دڵنیاییەوە زوو بارودۆخەکە دەگەڕێتەوە بەڵام ئەگەر عقل و بیرهۆش و سیاست و ئەوە نەبێت و لەوە چێ هەندێک وڵاتە بێ بڕوخێ بە 10 ساڵ 20 ساڵی تر باسانی نێتەوە تایم خۆویستی خەڵکەکەت نەکرد کە لێشا و خەریکی شت کڕین و ئەوەش ڕاستەکەی کە خەڵکێک بەسەرن زۆری ئەوەش بۆ خۆی گرنگە ئەوەش بۆ خۆی گرنگە بەڕێزان بەڵام با لێتان نەشارمەوە ئەوە لێرەش نەبوو ئێمە جارێک وا بەدەماوەڵا ئەوروپی بە دووتی کە ئەژێ بابەتان بێ بەڕێزان ئەمە لە هەموو وڵاتێک وا بوو ئەمە بەڵگەی لەسەرەوەی هەمومان گەڕاینەوە ئەسڵەکە ئەمە کورد و عارەب و تورکمان ناخۆ ئەزیزم هەمووی گەشتەوە ئەسڵەکە ئاوەزاوایەکم مەیە ڕسمی بۆ نردوم لەو ئەمریکایی لە کاقۆسڵی خۆمان ئەڵێ وەرە دکتۆر بەس سەیری کە هەرایەکە سەرەی هین گیراوە عارەبانە لەکوێ لە سەراوە هەتاوەکو لای پاڵاس بەس عارەبانەی بەدەستەوەی بڕات بۆ مارکێتەکە ئەزیزەکەم مە دۆکیومنتە یانیمە ئاوەزاوەکەم گرتوێتەوەی هەواڵەکان نییەکەواتە هەمووی وایە نەفسیە ئەوەی کە جاران ئەمانوت بۆ لە قیامەتە هەمووی نەفسیە دایک فریای مناڵی ناکەوێت بە جدی لەم واقعەیە زۆر جار ئاوای لێدێت هەندێک واقعی ئاوا هەستەکەی شتانە هەیە فێری زۆر شت بووین ئاڵێ برادرەکە لە من سواری فێری پاسکی سوار لێ خوڕین بووم یاخوا پیرۆزە دێ وەڵا گرنگە وەڵا گرنگە من ئافرەتێکە ناسم ئەڵێ ئەم ماوە فێری کفتە بووم کفتە آخر موهیمە وایەت 15 ساڵە پێنج مناڵیە کفتە فێر نەبوو ئەم ماوەیە 5 جار 3 جار کردوێتی خەسار بوو باش بوو لەگەڵ پیاوەکە فێر بوونەوە یاڕەبی دەستی خۆش بێ کۆرۆنا هۆکار بوو وەرچەرخانی ژیانی مرۆڤایەتی بەڵێ وایە پێت وایە ئەوە فەری خوێندن بۆ سکۆلەرشیپ لە بواری ئابووری پزیشکی زۆر بێت احتیمالە کاریگەری دروست کاتچکەوە لە شوێن بۆ شوێن فەرقەکە قسایە ئێستا لە سین لە هەندێک وڵات ئۆفەرەکەن چێ نێرێ ئۆفەری بەلاشێ لە سین ئەڕۆی کاکە لە وهانە بێ گورە وەڵان ناڕێڵی قوربانە بم بە کالۆرزەکەشم بۆ تۆ تا واقعەکە تۆزێ دێتەوە تایم چکۆ لەم ماوەیە بۆ خۆشیە مە هەمانە برادێک سکۆلەرشیپی وەزام ئیتاڵی دۆزی بۆ بە بەلاش ئەوی قوربان تامە ناتانەوێ فیزەش بە بەلاشە کورە وتمان بە قوربان تیکتەکی تارەکەش بۆ خۆت من نامەنە بۆ خۆشی ڕەنگە وابێ بەڵام بە جدی دۆزی بێەوە ئایا کۆرۆنا کوشندەیە بۆ یەکێک ئیمونیتی کەم بێت بەڵام کوردە حیاتەکە لەخوا بەزیا بێت ئێمە ئیسش تاسیری دوێنە و قەرەخەرمان و گەرمەکوتا و بە قۆتی و بەهێزی و هەر بارودۆخی خۆمان لایە ئێمەش بۆمان دەرکەوتۆ زستان و هاوین و بەهار و پایزەکەی خۆمان ئیمونیتیمان باشە چاکە مەزبوط ئێمە لە ناو دکتۆرەکانە باسێکەین یان ڤایرۆسەکە بە کورد ناوێرێ یان کورد بە قوت و بەهێز و مەزبوطە یعنی وەش گرنگ هەر بۆ خۆشیزە بۆ من گەرمیانیم بۆ خۆشی بتان لەم ئیسە گەرمیانەکان ئێمە کەرکووکێڵن بەس نێمان بۆستە تا 2 هەفتەی تر شەر بێ کارێ بە کۆرۆنا بکەین با بە دەواری ڕەشی نەکا پلەی بۆ بگەنم بە پەنجابی کوڵێنم بۆی ئەوەش دەورە بینێ لەوە چێ تاسیر بک پلەی گەرمیوانش دەستان خۆش بێ زۆر پرسیان نێراوە من سوپاسانەکەم دەستخۆشی پێت وایە ژیان دوای کۆرۆنا باسمان کرد کاکاو بیرگیان با تاخیریان نەکەن چکە هەنێکیان خەسوو غەزوو چاوەڕێیانەکە بە ئیشکاریان بۆ دروست نەبێ پێنجشەمە و جومعەیە زۆر خۆشحاڵ بووم سوپاسیان دەکەم مەمنونم کە هاتنە ناو لایڤەکەمانەوە ئومێ دەکەم پەیامێکم گەیاندێ بۆم ئەزیزانە کاک دکتۆریان زۆر سپاس بۆ تەبەنرخەکانە بە دڵنیاییەوە سوودی هەیە کاتێکی خۆشمان لەگەڵ جەنابتا بردەسەر کاتێکی پڕ زانیاریمان لەگەڵ جەنابتا بردەسەر بە دڵنیاییەوە وشەکانی جەنابە هەمووی بەپێزن
سوودی تەواوی بێ بۆمان هیوادارم انشاءالله هەموو لایەک لەم بەڵایە بە دوور بێ بە ئاسانی تێوپەڕێت و ساغ و سەلامت بن. سپاس بۆ هەر هەموو لایەک ڕێز و سڵاومان هەیە دەستان خۆش بێت. خواتان لەگەڵ بێت.